ئەم کاتتان باش دوانی ڕۆتان باش بەڕێزان من ناوم بڕوا عوسمانە ڕێخەری پەیوەندەکانی زانکۆی کۆمارم بۆ ئەم پانێڵام ڕۆ لەگەڵتانە ئامادەبوانی بەڕێز میوانە بەڕێزەکان بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵ ئەبوبەکر بەڕێزان لە هیوا فاوندیشن مامۆستایان و فێرخوازانی ئازیز بە ناوی سەرۆکایەتی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆجیا بە خێراتنی هەموو لایەکتانەکەین خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە بە هاوبەشی لەگەڵ هیوا فاوندیشن ئەم چالاکیە بەڕێوە دەبین کە گفتوگویەکی ئەکادیمیە و خۆی لە پانێڵێک و لە پیشاندانی تریلەری فیلمێک دەبینێتەوە و ئەو قسانەی کە ئەمڕۆ لێرە دەکرێن هەڵقوڵاوی ئەزمموی چەند ساڵەی پانێڵستە بەڕێزیەکانمان بەڕێزان بەر لە دەستپێک پێم خۆشە لێرە پیرۆزبایی لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەلاح بکەم لەگەڵ مامۆستا سەرمەد لە کۆلێژی ئەندازیاری لە ساڵی 2015 UN پرۆگرامێکی دانا بە ناوی Sustainable Development Goals کە پرۆگرامەکە خۆی لە 7 خاڵدا دەبینێتەوە و خۆی لە بواری جیاوازە بینێتەوە خاڵی شەشەمی پرۆگرامەکە پەیوەستە بە ژینگە و دابینکردنی ئاوی پاک لەم مانگەدا دامەزراوەی ئەلسێڤیر خەڵاتی بەخشیە هەردوو سەرۆکی زانکۆمان لەگەڵ مامۆستا سەرمەد بەهۆی ئەوەی توێژینەوەیان بڵاو کردوتەوە و توێژینەوەکانیان پەیوەست بووە بە خاڵی شەشەمی ئەو پرۆگرامەوە دووبارە پیرۆستان بێت. بەڕێزان پێم خۆشە ئێستاش پرۆفیسۆر دکتۆر سەلاحەدین سایدعلی سەرۆکی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆجیا بانگهێشت بکەمە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتەیەک. دوای نیوەڕۆتان باش پێشەوی دەست بە وتەکەم بکەم پێم خۆشە هەمومان ساتێ بۆ ژیانی پاکی شەیدان بە پێوە بۆسین. زۆر سپاس فەرموون. بە ناوی خوای گەورەی بەخشندە بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێزان میوانانی ئازیز ئامادەبوانی خۆشەویست بە ناوی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا بە خێراتنی هەموو لایەک دەکەین بۆ پانێڵی ئاڵانگاریەکانی سەردەمی ئێمە و خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەم کاتە سەختە کە وڵات و ناوچەکەی پیاتی ئەپەڕێت ئێمە خەریکی قسەکردنین لەسەر یەکێ لە گرنگترین و ترسناکترین کێشەکان کە ڕوبەڕووی جیهان و ناوچەکە بۆتەوە. لای هەمووان ئاشکرایە کە کێشە ژینگەیەکان ڕوو لە زیادبوونە لەسەر ئاستی جیهان. عێراقیش لە سەروبەندی ئەم گۆڕانکاریە ژینگەیانە پشکی شێری بەرەکەوێ لە ناوچەکەیە. بۆیە زانکۆکان و ناوەندە زانستیەکان لە ڕێگەی توێژینەوە لەسەر دەستنیشانکردنی کێشە ژینگەیە ناوخۆیەکان و دۆزینەوەی چارەسەر بۆیان پێویستە هاوشانی ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان کار بکەن چونکە سەرەتای چارەسەری هەر یەکێ لەم کێشانە بە زیادکردنی وشیاری ژینگەیی لە ڕێگەی کەمپینی کاراوە دەکرێت تا کۆمەڵگەی کوردی ئاستی تێگەشتنی لەسەریان زیاد بکات و پاڵنەرێک بێ بۆ ئەوەی هەر تاشێ هەز بە بەرپرسیارەتی بکات و ڕۆڵ بگێڕێ هاوتەریب لەگەڵ ناوەندەکانی تر. شایانی باس لە زانکۆی کۆمار هەر لە سەرەتای دامەزراننیەوە بڕوای بەلایەنە زانستیەکەی چارەسەری ژینگە بووە و لەم پێناوەشدا بەشی ئەندازیاری ژینگەی کردوتەوە و لە هەمان کاتا گروپی ژینگەی فێرخوازانی هەبووە کە هەمیشە بە چالاکی جۆرا و جۆر بەشداریان کردو لە شاری سلێمانی. لە هەمان کاتا وەک بەشێک لە پرۆگرامی یۆنسکۆ بۆ زانستە ژینگەیەکان کە پابەندە بە ئامانجەکانی Sustainable Development کۆرسی ژینگە بەشێک بۆ لە پرۆگرامەکانی خوێندن لە بەشە جیاوازەکانی زانکۆ. ئێستش بە خۆشحاڵیەوە لەگەڵ هیوا فاوندیشن
بەشدارین لە زنجیرە دۆکیومنتاری ناساندنی کێشە ژینگەیەکانی کوردستان و هیوادارین ئەم پرۆژەیە سەرەتایەک بێ بۆ زیاتر ئاشناکردنی تاکی کوردی لەسەر کێشە ژینگەیە ناوخۆیەکان. زانکۆی کۆمار هەمیشە بڕوای وابووە کە ئەبێت زۆربەی کێشەکان بە هەبوونی پردێکی پتە و بە پێی ناوەندە زانستیەکان و ڕێکخراوەکان چارەسەر بکرێت و لەم بوارەشدا هەنگاوی کردداری ناوە و هەمیشە بەشداری کارای هەبووە لە چالاکیە جۆرا و جۆرەکان. نمونەی ئەو هەنگاوانەش ئەنجامدانی گەورەترین کۆنفرانسی زانستی بوو بە هاوبەشی لەگەڵ هەردوو وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقی فیدراڵ و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوون و گفتوگۆی ڕاستەوخۆ و ڕاشکاوانەی هەردوو وەزیری ناوبراو لەسەر کێشەکانی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و ئاڵنگاریەکانی کەم ئاوی و ئیدارەدانی زانستیانی سەرچاوەکانی ئاو و پاراستنی ژینگە. ئەمە جگە لەو کۆنفرانس و پەنەڵانەی کە پەیوەست بوون بە کاریگەری بوومەلەرزە و کێشەی سەلامەتی سیستمی غازی ماڵان و چەندین کێشەی تر وەک کێشە دارایەکانی حکومڕانی هەرێمی کوردستان و کێشە تەندروستیەکان و زۆر بواری تر. لە کۆتاییدا دەستخۆشیم بۆ ڕێکخەرانی ئەم پەنێڵە و بەشداربووانی ئەم پرۆژە گرنگە و سوپاس بۆ هیوا فاوندیشن کە زانکۆی کۆماریان هەڵبژارد. هیواخوازم کە ئامانجەکانی لە بواری هوشیاری ژینگەی لە کۆمەڵگەی کوردی بپێکێت. زۆر زۆر سوپاس و جارێکتر بەخێر بێن. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سەلاحەدین سعید عەلی بۆ وتەکەی. ئێستاش زۆر بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا، بەڕێزان هیوا فاوندیشن و کۆی ئەو خۆشەویستانی لێرە، مامۆستا بەڕێزەکانم، خوێندکارەوەن و توێژەرانی ئازیز، دەستەبژێری خۆشەویستی ئەم شار و وڵاتەی ئێمە، بە ناوی پارێزگای سلێمانیەوە سوپاسی ئەم دەست پێشخەریانە ئەکەم، سوپاسی زۆری زانکۆی کۆمار و سەرۆکایەتی ئەم زانکۆیە و کۆلێج و بەش و فاکڵتیەکانی یەکەم، توێژەرەکانی یەکەم، کە ئەمە جاری یەکەم نییە لەم بابەتە زۆر هەستیارانی کە ئێستا بە بەرۆکیان بە مرۆڤ و بە گردوون بە مرۆڤایەتی گرتووە، دەست پێشخەری هەیە، توێژینەوەی هەیە، کێشەکان دیاریەکات، چارەسەرەکان ئەدۆزێتەوە کە ئەمە خۆی بۆ خۆی کارێکی گەورەیە و یەکێکە لە کۆڵەکە و بنچینە سەرەکی و ئامانجە سەرەکیەکانی زانکۆ و هەر بەخۆشیەوە ناوەستێ هەوڵیاوە لەگەڵ دام و دەستگاکانی دەوڵەت، لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ دەستەبژێرە، لەگەڵ ڕێکخراوەکانە، لەگەڵ ناوەندەکانی توێژینەوە لە ناو لە دەرەوەیە ئەم کارانە بکە کە خۆی کارێکی بەرهەمدارە بن و ئومێد دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەوڵانە بە جددی وەربگرێ، تەنیا ئەم قسانەی ئەکرێن وەکو دەنگێک لەم هۆڵەیان نەمێننەوە و تەنیا نەبن بە نووسینی سەر کاغەزەکان، بەڵکو ببن بە بەشێک لە گەڵاڵەکردنی بڕیار لە وڵاتی ئێمەیە کە زۆر جار ئەو بڕیار و یاسانی لە وڵاتی ئێمە دەرەکرێن و دەدرێن، زۆر ناشارەزایانە، زۆر نەزانانە ئەدرێن و دوجار سادەترین بنەمای کە پاراستنی شکۆی مرۆڤە، پاراستنی دادپەروەریە، پاراستنی ژیان و ژینگەیە، پاراستنی ئازادیەکانە، دادپەروەریە جێبەجێ ناکەن. ئاڵنگاریەکانی سەردەمی ئێمە زۆرن. ئێمە لە سەردەمێکە ئاژین کە مرۆڤ خۆی بۆ بە گەورەترین هەڕەشە بۆ سەر خۆی و دەست بۆ هەر شوێن و شتێگەبات ئەبێ بە هەڕەشە بۆ سەر ئەویش. ئیجا ئاو بێ، ئەگەر ژینگە بێ، ئەگەر سروشت بێ، ئەگەر کشت و کاڵ بێ، ئەگەر بازرگانی بێ، ئەگەر گەشت و گوزار بێ، ئەگەر کشت و کاڵ بێ، دەست بۆ هەرچیەگە با بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان وێرانی ئەکا. بۆیە ئەرکی زانکۆکانە کە دەست بخەنە سەر ئەم بابەتانە و ئەرکی دام و دەستگاکانی دەوڵەتە کە لەسەر بنەمای توێژینەوەکان بە داتا و ئاماری ڕاستەقینە بتوانن کار بکەن. ئالانگاریەکانمان زۆرن: ژینگە، تیرۆر، مخەدەرات، بازرگانیکردن بە دەرمان، بازرگانیکردن بە مرۆڤ، کۆچی ناچاری، شەڕ، پاوانخوازی، زیادبوونی ژمارەی دانیشتوان بەداخەوە کە لە زۆربەی زۆری دەوڵەتەکان جگە لە هەند و سین ئەمە بە یەکێ لە ئالانگاریەکانە زانن، بەڵام ئەوان زۆر عاقڵانە ئەمەیان کردەوە بەرهێنان. زۆربوونی ژمارەی دانیشتوان لە هەند و سین ئێستا بۆ بە یەکێک لە ئیسtisمارە زۆر گەورەکان لەسەر ئاستی هەموو دنیا
عقل بە هەموو دنیا ئەفرۆشن، تەکنۆلۆژیا بە هەموو دنیا ئەفرۆشن و مرۆڤی خاوەن ئیشە بەنە شوێنەکانەوە نەک بیان بن وەکو وڵاتانی تر بە دوای ئیشا بگەڕێن کە زۆر گرنگە. یەکێکی تر لەو کێشانەی هێشتا باز ناکرێ کێشەی دراوە. دراو بە تایبەتی وەکو دۆلار کە لە سەدا هەفتای وڵاتانی دنیا دۆلار وەکو دراوی سەرەکی عملەی سەرەکی بەکارێنن. لە ساڵی 1944 لە کۆتایی جەنگی جیهانی دووهەمە کە ئەمریکا ئەڵمانیا وڵاتانی تری ناچار کرد کە دۆلار بکەن بە بنەمای سەرەکی بۆ ئاڵوگۆڕی دراو بۆ بەکارهێنان بۆ بازرگانی و بە تایبەتی بۆ نەوت ئۆنسەیەک بە 35 دۆلار دیاری کرا. ئیسا ئۆنسەیە کە من قساکەم 1500 دۆلارە. بۆیە لە ساڵانی ئایندەیە دراو کێشەیەکی زۆر زۆر گەورە لە دنیا دروست دەکات چونکە ئەو ئاڵتۆنەی لە پشتی دراوەیە وجودی نییە، ئەساسی نییە. گەر خۆڵی هەموو مرۆڤایەتی سەرزەوی بکەی بە ئاڵتون ناکاتە ژمارە و پارانەی کە ئەمریکا چاپی کردوون. بۆیە کێشەیەکی گەورەی دراو کە هێشتا باسی ناکرێ لە ئایندەیەکی زۆر نزیکە سەر هەڵەیە و کێشەیەکی زۆر زۆر گەورەیە تەکایەوە کە بە ئاسانی چارەسەر ناکرێ. ئەو تەحەدایانێشی کە لە تەنیشتی ئەمانەوە ئەوەستن کە ئیستا ئەم جەنگە گەورانەی ئۆکرانیا و غەزەشی لەسەر دروست بوون، لە تایوانیش دروستە بێ، لە ئەمازیخەکانیش دروستە بێ و ئەگەر کوردستان و عێراقیش و شیار نەبن ئاگا نەبن دیسانەوە ناوچەکەی ئێمە ژەگرێتەوە. نەک لەبەرەوەی کە ئێمە لایەنێکی ئەو دوولایەنە شەڕکەرین، لەبەرەوەی کە ئەم بنەمانی باس یەکەم لە لای ئێمە دەرفەتن ئالانگاری و تەحەدای گەورە نین. ئەوانیش ئاوە ئاوی بە تایبەتی خواردنەوەیە، خاکێکە بۆ کشت و کاڵ بەکاربهێنرێ. هەتاکو پێش شەڕی ئۆکرانیا نەتەوەیە گرتووەکان بە هەکتار و بە 2.5 زەوی کشت و کاڵی ئەپێواوە حسابی بۆ کرد. لە دوای شەڕی ئۆکرانیاوە بە سانتیمەتر 4 گۆشە حساب بۆ زەوی کشت و کاڵی ئەکرێواتە ئەو خاکەی بتوانێ بەرهەم بەروبوومی کشت و کاڵی تیا بەرهەم بهێنرێ، نەک ئەو خاکەی کە وەکوتم لە زۆر هەموو سەرزەوی بەشێکی زۆری خاکە. سێهەمیان خۆراکە، بەرهەمێنانی خۆراک زۆر زۆر کەم بۆتەوە لە جیهانە. چوارەمیان وزەیە بە هەموو جۆرەکانیەوە لە غازەوە تا گاز تا نەو تا ئەوانی تری زۆر زۆر کەم بۆتەوە. ڕێڕەوی بازرگانیە کە ئێستا دەوڵەتە گەورەکان لە هەندەوە بۆ رووسیا بۆ سین بۆ ئەمریکا بۆ وڵاتەکانی تر ئەیانەوێ ڕێگایەکی نوێ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی بدۆزنەوە چکاتوانێ ئەو شتان و دەرفەتانی لە شوێنێکەن بیان گوێزێتەوە بۆ شوێنانی کە نین. هۆکانی پەیوەندیکردن و گواستنەوە ئیتیساڵات و مواصلات کە زۆر گەشەیان کردووە، بەڵام ئەم گەشەکردنەوەی کردووە کە دیسانەوە بێ بە هەڕەشە بۆ شوێنەکانی تر و خەیاڵی ئیفتیرازی بیرۆبۆچوونی ئیفتیرازی تێڕوانینی ئیفتیرازی دروست کردووە کە بەشێک لە کۆمەلگاکانی بەخۆیانەوە سەرقاڵ کردووە. جێی خۆشحاڵیە کە ئیستایەکێک لەو ئالانگاریانە کە ژینگەیە لەم دیداری ئەمڕۆیە بەسواسەوە لە نێوان توێژەرە بەڕێزەکان کە من حەدی ئەوەم نییە هاتوین گوێیان لێ بگرین بە وردی باسی ئەم بابەتەمان بۆکەن. ئەم بابەتانە لە کوردستان تا ئیستا دەرفەتن لەگەڵ هەموو ئەو پیسبوونی ژینگەی هەمانە، بەڵام دەرفەتی ئەویان هەیە کە بەرەو باشی بڕۆن. منەمێ مژدێوەتان بەمێ کە سلێمانی لە 2010 بۆ بە ئەندامی کارا لە پەیمانی نێودەوڵەتی بۆ ئاو هەوا و وزەنوێکان لە بڕۆکسێل و ئێمە یەکەم شاری کوردستان و عێراقین تا ئیستا کە ماسەرپلانی وزەی نوێ و ژینگەمان هەیە کە یەکێتی ئەوروپا و UNDP پەسەندی کردووە و هەموو ساڵێک توانیومانە 2 میلیۆن دلار بێنین بۆ بوارە ژینگەیەکان، بۆ لایتین، بۆ ئاو، بۆ ئاوەڕۆ، بۆ سەوزایی و لەگەڵ شارەوانەکانی ئیتالیاش توانیومانە ببین بە هاوتای کارا لەگەڵیانە و هەموو ساڵێک توانیمانە 500,000 دلار بۆ ئەم سێکتەرە ژینگەیانە بێنین بۆ سلێمانی کە هەردوو پرۆژەکە لەلایەن یەکێتی ئەوروپا و UNDP خۆیانەوە لەسەر پێشنیازی ئێمە جێبەجێ ئەکرێ. سلێمانی دەرفەتی زۆر باشی لەمانە هەیە، هیچ یەکێک لەو بوارانە نین ئێمە هەنگاومان هەڵنەگرت بێ. بواری ژینگەیی هەیە یەک هەنگاومان ناوە کە ئەویش بەڕاستی بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە زۆر جار پابەندەکانی خۆی بەرامبەرکەرتی تایبەت جێبەجێ ناکە. بۆ نمونێمە لە ڕێی گروپی کۆمپانیەکانی فاروقەوە باشترین دامەزراوەی گۆڕینی قۆڵ و خاشاکمان بۆ وزەی نوێ وزەی پاک دروست کردووە، نەک بۆ ڕیسایکلین. بەڵام حکوومەت پابەند نابێ بۆ ئەو بڕێی کە بۆ هەرتەنێکی داناوە
کە بیا بە کۆمپانیاکە بۆی کۆمپانیاکە ئەو دوومەڵە گەورەی لە تانجەرۆیە و لە جەرداسنەوە لە تانجەرۆوە تا چێتە جەرداسنەوە چێتە دەربەنی خان ئاوەکە پیسە بێ ئاوی هەموو عێراق پیسە بێ چارەسەر بکەین و ئەم دوومەڵە لە سلێمانیان لە کوردستانە لە مرۆڤایەتیان نەیەڵین چکە ڕواندنی دارێک بۆ هەموو مرۆڤایەتیە و چارەسەرکردنی خۆڵ و خاشاکێک بۆ هەموو مرۆڤایەتیە تەنیا بۆ خۆمان نین لە بواری و کەرەستەکانە لە بواری ئاوە کە بە سوپاس بۆ خوا بۆ هیمەتی هەمووتان سلێمانی زۆرترین ڕێژەی بارانی لە عێراق لێبارێ و زۆرترین ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی هەیە بەڵام بە دڵنیاییەوە بەهۆی 10 ساڵی ڕابردووی و شکە ساڵیەوە کاریگەری گەورە لەسەر منسوبی ئاو کراوە بەهۆی ئەو سیستەمی پەیڕەوانەی کە ئێران و تورکیا و هیچ کەسێکیان ئیمزای پەیماننامەی نێودەوڵەتی پاراستن و دابەشکردنی ئاویان نەکردووە ئێمەش دراوسێ ئەو دوانین سەرچاوی زۆری ڕووبارەکانیشمان ئەو دوو وڵاتن و ئیستا بە ئاراستەیەکی ترا ئەیبەن کێشەی ڕووبارەکانمان و شکبوونمان بۆ دروستبوون بەهۆی ئەوەی کە نەمانتوانیوە بەنداوی باش دروستکەین بۆندی باش دروستکەین ڕێگاکانی کۆکردنەوەی ئاو باش پیادە بکەین و شیاریکی کۆمەڵایەتی وا بڵاو بکەینەوە کە خەڵک تێبگالەوەی ئەو ئاوی خواردنەوەیە چەند بە بەهایە چەند گرانە چەند ئەرشی هەمومانەکە بیپارێزین ئاوێکی زۆر بەهەدەرە ڕوات بەڵام ئەمانە هەمویان پێویستیان بە چارەسەرکردنی ڕیشەیە و پێویستیان بەوەیە کە ئێمە بتوانین سامانی ئاو بپارێزین و خاک پارێزین سەرچاوی وزە پارێزین کە هەمانە و سەرچاوی بەرهەما کشت و کاڵەکان بپارێزین کە هەمانە ئەم دەرفەتانە ئیستا لە عێراقا زۆر کەم بوونەتەوە بەڕێزام نەمێ بەمە کۆتایی بە قسەکانم بێنم ئێمە هەڕەشەیەکی زۆر گەورەمان لەلایەن ناوەڕاست و باشووری عێراقەوە لەلایەن ناوچەکەەوە لەسرە کە بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوەوە تووشی بە بیابانبوون و وشکە ساڵی بوون کۆچێکی شاراوە دەستی پێ کردووە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بەرەو کوردستان و ئێمەش هەموو وە بەرهێنانمان خستۆتە بواری یەکەکانی نیشتە جێبوونەوە خانوویان بۆ دروستەکەین شوێنیان بۆ دروستەکەین و دەوڵەتی عێراق 150 میلیۆن دینار بە هەر کەسێک ئەیا لە بناوەڕاست و باشووری عێراق کە یەکەیەکی نیشتە جێبوونی پێ بکڕێ بۆی ئەگەر ئێمە وریانە بین لە 5 ساڵی داهاتووە سلێمانی ئەبێ بە کەرکووک ئەبێ بە بەغا ئەبێ بە بەسرا و گۆڕانکاریەکی گەورەی دیمۆگرافی ڕوئەیە و ئەو ئامادەی ئێمە وەکو نەتەوەیەک لەسەر ئەم خاکە بە درێژایی مێژوو هەمان بووە ئەکەوێتە بەردەم هەڕەشەیەکی زۆر جددیەوە بۆیە من ئومێ دەکەم کە ئەم هەوڵانە بەردەوام بن و زانکۆکانیش بەیەکەوە بتوان ئەم کارانە بکەن و وەزارەتەکان و حکوومەت لەگەڵ ئەم ناوەندانەیە ئیش بکەن و توێژینەوەی ئەم بەڕێزانەمان بەهێن وەربگرن جارێکی تر سوپاسی هەمووتانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر هەواڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی بۆ وتەکەی ئێستاش بەڕێزان دواوتەمان لەلایەن بەڕێز چرا ئەکرەمەوەی بەڕێوەبەری پرۆژەکان لە هیوا فاوندیشن فەرموون. بەڕێزان میوانانی بەڕێز گەلێک سوپاس بۆ بەدەنگەوە هاتنی بانگەشنامەکەمان زۆر بەخێر بێن و پێزانینمان بۆ ئامادەبوونتان لەم بۆنێدا سوپاسی تایبەتیشمان بۆ میوانداری و هاوکاری زانکۆی کۆمار لە ڕێخستنی ئەم پانەڵەدا هەروەها بە پێویستم دەزانم لەم لێرەدا بە خێراتنی پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکر بکەین. بەڕێزان زێدەڕەوی نییە ئەگەر بڵێین پرسی ژینگە لە هەرێمی کوردستاندا بابەتێکە تا ڕادێکی زۆر فەرامۆش کراوە بۆ ئەوەی پرسی ژینگە بکەین بە بابەت و کایەیەکی ناوخەمی گشتی کۆمەلگاکەمان هیوا فاوندیشن هەستا بە بەرهەمهێنانی زنجیرە فیلمی بەڵگەنامەیی بە ناوی ئاڵنگاریەکانی سەردەمی ئێمە کە زنجیرە فیلمی بەڵگەنامەیە لەسەر پرسە ژینگەیەکان. ئەم زنجیرە بەڵگەنامەیە کە لەم بۆنەیەدا ڕادەگەێنرێت تیشک دەخاتە سەر هەموو ئەو ئاڵنگارە ژینگەیانی کە لە ئێستادا ڕوبەڕووی هەسارەکەمان و هەرێمی کوردستان بۆتەوە. ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە بۆ هیوا فاوندیشن بریتیە لە هۆشیارکردنەوەی هاونیشتیمانیان و هەروەها ئاگادارکردنەوەی دەستگا حکومی و لایەنە بەرپرسەکان سەبارەت بۆ هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی ژینگەی هەرێمی کوردستان دەبنەوە. ئاڵنگاریەکانی سەردەمی ئێمە لە 8 ڤیدیۆ پێکهاتووە کە هەریەکەیان ڕووماڵی پرسێکی ژینگەی تایبەت دەکات. زنجیرە بەڵگەنامەیەکە کۆمەڵی چاوپێکەوتنە لەگەڵ پسپۆر و چالاکوانانی ژینگە و لە پرسراوانی حکومی کە هەریەکەیان لە ڕاهەندی جیاوازەوە
تەواوەتوی کێشە ژینگەیەکان دەکات و چارەسەری پێویستیان بۆ پێشنیار دەکات. ئەم پرۆژەیە تیشک دەخاتە سەر پرسە ژینگەیە گرنگەکانی وەکو گۆڕانی کەش و هەوا، پیسبوونی ئاو و هەوا، کەمی ئاو و پیسبوونی ژینگە بە ژاوەژاو و خۆڵ و خاشاک و چەند بابەتێکی هەستیاری تر. ئێمە وەکیوە فاوندیشن پێمان وایە تێگەیشتن لەو ئاڵنگاریانەی ڕوبەڕوومان دەبنەوە یەکەم هەنگاوە بەرەو دۆزینەوەی چارەسەرەکان. بەم بۆنێەوە بە گرنگمانزانی لەگەڵ زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆجیا پانێڵێکی هاوبەشڕێک بخەین بۆ ئەوەی گفتوگۆیەکی ڕخنەی قوڵ لەسەر چەند بابەتێکی ناو زنجیرە بەڵگەنامەیەەکە بکرێت. هەروەها جێ هێما بۆکردنا کە زنجیرە بەڵگەنامەیەەکە ئەمڕۆ یەکەم حەڵقەی زنجیرەکە کاتژمێر 9 شەو لە دەستگای میدیای کورسات و ماڵپەری هیوا فاوندیشن بڵاو دەکرێتەوە. دووبارە خۆش هاتن، هیوادارین ئەم پانێڵە ببێت بە دەستپێکی بەرهەمدار بۆ پرسی ژینگە لە وڵاتەکەمان. سپاس چراخان بە وتەکانت. بەڕێزان پێشەوەی پانێڵەکەمان دەست پێ بکەین، گفتوگەکەمان دەست پێ بکەین و پانێڵستە بەڕێزەکان بانک بکەمێرە. پێم خۆشە پێکەوە بینەری تریلەری ئاڵنگاریەکانی پرۆژەی ئاڵنگاریەکانی سەردەمی ئێمە بین کە لەلایەن هیوا فاوندیشن بەرهەمهێنراوە. لە هەرێمی کوردستاندا پرسی ژینگە تا ڕادەیەکی زۆر فەرامۆش کراوە. بۆ پڕکردنەوەی ئەم کەلێنەش پرۆژەی داهاتووی هیوا فاوندیشن تایبەت دەبێت بە هۆشیارکردنەوەی هاو نیشتیمانیان و ئاگادارکردنەوەی لایەنە بەرپرسەکان سەبارەت بەو هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی ژینگەی هەرێمی کوردستان دەبێتەوە. بەس من دایمەنەوەمەوە ئەو کاریگەرانی کە تانجەرۆ دروستی کردووە، ئەوەی کە منی بەڕاستی خەمۆ کردووە ناوسکمەخوا بێتاقەتی کردوم، ئەم زبڵە گەورەی کە ئیبینی لەناو ڕووبارەکەیە. ئەو دەنگە ماتۆرسکیلەکان بە هەمان شێوە بێگومان ژاوەژاو دروستەکە لە بەروی ژمارەکەی زۆرە، تەنها لەسەر شقامەستەرێکیەکان نییە، دەچێتە ناو سەرجەم کوچە و کۆڵانەکان لە ناو ماڵەکەی خۆشتاک. ژاوەژاو هەر بێبەرکەوتنێکی هەستەوەریە کە ئەبێتە هۆی ماندووبوون و هیلاکردنی مێشکی مرۆڤ. ئەکرێ ئەم ژاوەژاوە دەنگ بێ، ئەکرێ ڕووناکی بێ، ئەکرێ بۆن بێ. یاسای ژمارە 4 ساڵی 2006 دێتە بەرچاوت 2 ساڵ پێشی ئەوەی ژینگە یاسای هەبێ و بەرهێنان ڕێگەی داوە بە کۆمپانیا و کارگە و پرۆژەکان کار بکەن. ئێمە ئەتوانم بڵێم لێرەوە وەکو یاسا وەکو یاسای ژینگە هیچ کێشەیەکمان نییە بەڕاستی، هەموو یاساکانمان هەیە لە جێگەی خۆیان، بەڵام تەنها کێشە کە ئەمێنێتەوە ئەوەیە کە ناخرێتە بواری جێبەجێکردنەوەکو خۆی. بۆ دوورکەوتنەوە لە ئاوی پیس تو یەکەم جار بزانی سەرچاوی ئاواگەڕێک بێفەحس بە هیچ شوێک نابێ ئەوە بەکاربێ. بەڕاستی بەگشتی سیستمی ئیدارەدانی ئاو لە عێراق و هەرێم سیستمێکی هەڵەیە. زۆربەی شوێنی کوردستانە تۆ سیرەکەی یاساکە لە بینی هەر دوو بیر ئێمە پێویستە 500 متر دووری هەبێ، کەچی لە کوردستان لە زۆربەی شوێنەکانمانە ئێمە لە 500 متر ئاتوانی 5-6 بیر ببینیت. بەڵام عەقڵمان پێ نشکە یا لێمان نەزانی نەمانزانی سەرچاوە سەرزەویەکان ئەوەی کە ئاویش سەرزەوین ڕامیکەین گلی بینەوە پۆندی بچووکتر دروستکەین. ئەبێ ئێمەش لە وڵاتەکەی خۆماندا لە قاکی خۆماندا ئاوەکان پۆکەینەوە خەڵک تێبگەین ئاو بەقیمەتە ئاوەکان هەڵگرین سەروەتێکە چکە ئاسایشی ئاو دوای ئاسایشی خۆراکیش. لە هەوڵێکی نوێ و ڕەچەشکێندا هیوا فاوندیشن 8 ڤیدیۆی دۆکیۆمنتاری سەبارەت بە کێشەکانی ژینگە و چارەسەرە پێویستەکان بەرهەمهێناوە. لە داهاتوویەکی نزیکدا لە دەستگای میدیای کورتسات و چەناڵی یوتیوب و سۆشیال میدیای هیوا فاوندیشن بڵاویان دەکاتەوە. بەڕێزان ئێستاش پێم خۆشە هەرێک لە پانێڵستە بەڕێزەکان بانک بکەمە سەر ستەیج. سەرەتا مامۆستا هەژان خالید، مامۆستا لە پەیمانگای تەکنیکی کوردستان و بەڕێوەبەری پانێڵ،
دکتۆر ڕێژین هارون مامۆستای زانکۆی سلێمانی بەڕێز نەبیل ئیبراهیم موسا لە پرسراوی ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق و کوردستان لەگەڵ دکتۆر توانا عەبدوڕەزاق مامۆستای زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا. بفەرمون. سڵاوتان لێبێم، کاتتان باش، ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست. خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ لە پرۆژەیەکی وها گەورەدا لەگەڵتانم بۆ گەنگەشەکردنێکی بابەتێکی لەو شێوەیە ورد ئاڵۆس و سوپاس بۆ کاتتان، سوپاسی زانکۆی کۆمارەکەم، سوپاسی هیوا فاوندیشنەکەم بۆ ڕێخستنی ئەم پرۆژەیە و بەشداری پێکردنی من وەکو بەڕێوەبەری پانێڵەکە و هەروەها لایەنی میدیایی بڵاوکردنی هۆشیاری میدیایی لەسەر پرسە ژینگەیەکان. بە خێراتنی میوانە بەڕێزەکان مەکەم، خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵتانە دانیشتم لێرە. پێم خۆشە سەرەتا بایۆگرافیەک بخوێنینەوە. ئەزانین کە هەکبەی هەمووتان پڕە لە زانیاری و لە توێژینەوە و مێژوویەک تەمەنێک لە کارکردن لە بواری ژینگەدا، بەڵام پێم باشە بە کورتی چەند خاڵێک لەسەر هەریەک لە میوانە بەڕێزەکانم بخەمە ڕوو. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێژین هارون ساڵی 2014 دکتۆرای لە کارگێڕی بازارسازی لە کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە زانکۆی زانستە کشتتوکاڵەکان و پزیشکی ڤێتەرنەری بەدەست هێناوە. مامۆستا و سەرۆکی بەشی کارگێڕی کاری کشتتوکاڵی گۆشەبدانی ناوچە گوندنشینەکان بووە لە کۆلێژی ئەندازیاری کشتتوکاڵی لە زانکۆی سلێمانی هەتاوەکو بەهاری 2023 خزمەتی کردووە. لە چەندین پرۆژەدا دکتۆر بەشدار بوو، هەرچەنە خۆی پێیوتم وتی پێم مەڵێ دکتۆر بەس بەڕاستێکی کە چوومە ناو بایۆگرافی و سیڤیەکەیەوە نەمتوانی وشەیەکی تر بەکاربێنم وەکو مجاملە نییە. پرۆژەی گەنج و کشتتوکاڵێکەکە لەو پرۆژانەی کە دکتۆر ڕێژین بەشداری تیا کردووە کە لەلایەن جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان پاڵپشتی کراوە لە ساڵی 2015 بۆ 2017. لە ساڵی 2015دا تاوەکو ئێستا ئەندامی باڵای پەیمانگای نێودوڵەتی ئەندازیاری و تەکنەلۆژیە کە ناسراوە بە IETI خاوەنی چەندین توێژینەوەیە لە گۆڤارە زانستیان ناوخۆی نێودوڵەتیەکان بە تایبەتی لە مەجای ئاو بڵاوی کردوتەوە. ساڵی 2019 خەڵاتی باشترین توێژەری لە زانکۆی سلێمانی بەدەزێناوە. ئێستاش یەکێکە لە بەشدارانی پرۆژەی هەڵنگارەکانی سەردەمی ئێمە کە ڕێکخراوی هیوا فاوندیشن ڕێکی خستووە. بەڕێز نەبیل موسا چالاگوان پاشەوەی لە ساڵی 1996 بڕیاریەوە داد کە کوردستان بەجێ بێڵێت لە دەروی کوردستان وەکو چالاگوانی بواری مافی پەنابەران کاری کردووە، ئەکتەر بووە. دواتر لە ساڵی 2007 دەگەڕێتەوە بەهۆی هەستکردن بۆ بەرپرسیارەتی وابینینی ئەو هەموو کێشەی کە ڕوبەڕووی ژینگەی هەرێمی کوردستان بۆ تۆ بڕیاریمانەوە دەدات ئەو تا ئێستا بەردەوامە چالاگوانە لە بواری ژینگەدا و بەڕێوەبەری ڕێکخراوێکی ناحکومیە بە ناوی پارێزەرانی ئاوی عێراق کە چەندین پرۆژیان ئەنجام دا و لە نێویشیاندا هەڕەشەکانی سەرڕووباری تانجەرۆ کە کەم تا زۆر گوێمان لەم پرۆژێ بوو و ئێستاش سەرقاڵی چەند پرۆژەیەکی ترین کە بەڕێزیان دەیخەنە ڕوو. بەخێر بێت. دکتۆر توانا عەبدولعەزیز هەڵگری بڕوانامەی دکتۆرایە بە هەمان شێوە لە گەشەبێدانی بەردەوام بەڕێوەبردنی ئاوی گوندەکان لە زانکۆی سلێمانی. ساڵی 2012 وەک مامۆستا لە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا کار دەکات و تا ئێستا بەردەوامە بەڕێوەبەری بەشی دڵنیایی جۆریە لە هەمان زانکۆ. خاوەنی چەندین توێژنەوەی نێودوڵەتیە لە بواری بەڕێوەبردنی ئاو و ئیدارەدانی پاژماوە ڕقەکان و بەشداری لە چەندین کەمپەینی وشیارکردنەوە کردووە. ئێستاش یەکێکە لە بەشداربووەکانی پرۆژەی ئاڵنگارەکانی سەردەمی ئێمە لە هیوا فاوندیشن. بەخێربێی کاک دکتۆر. بەڕێزان من بەندە خۆم لەناسان پێم وایە کە بەڕێزیان باسییان کرد. من مامۆستام لە پەیمانگای تەکنیکی کوردستان و لە بەشی دیجیتال میدیا کارەکەم. لە هەمان کارە خوێندکاری دکتۆرام بڕیاردان بووی کە ببم بە مۆدەریتەری ئەم پانێڵەت کەمە قورس بوو لە بەروی اختصاصی خۆم نییە، بەڵام لەسەری تریشۆ بیرم لێ کردەوە مە هۆشیاریە، دۆکیومنتەریە، زنجیرێک دۆکیومنتەریە و ئێمە وەکو میدیا وەکو کەسانی پسپۆر لە بوارەدا بێ ڕۆڵمانە بێت و پێم وایە غەدر ناکەم لە اختصاصی مەگەر بەشداری لە پرۆژەیەکی هاوشێوەدا بکەم. خۆم بە خۆشحاڵەزان پێم خۆشە یەکسەر چینە ناو مۆزوعەکەەوە، بەڵام پێشەکی تۆزێ ئاستی تەوەقعاتی میوانە بەڕێزەکانمان بێنمە خوارەوە لەبەرەوەی
بەڕاستی مەسلەی قسەکردن لەسەر ژینگە مەسلەیەکی زۆر قورسا و زۆر وردە و اختصاسێکە تۆ ناتوانانی تەچی هەموو بوارەکانی بکەیت یعنی ئەتوانیت لەسەر چەند بەشێکی جزئێکی زۆر بچووکی بوەستی بەتایبەتی ئەمڕۆ لە پانێڵێکە و پێم وایە ئێمە پێویستمان بەوەیە ئاسی دەوقعاتمان بین نەخوارەوە کە ئەمڕۆ باسی چیەکەین و زیاتر گفتوگویەکی زۆر لە پاڵ زانستیانە گفتوگویەکی هاوڕێیانە و خەمخۆرانە بکەین لەسەر قەزیەی ژینگە. پێم خۆشە بە پرسیارێکی کراوە دەست پێ بکەم و سەرەتا بێمە لای بەڕێزە دکتۆر ڕێژین کە ماوەی چەند ساڵێکە لەم بوارەیە تەجروبە هەیە. ڕوانینە جیهانیەکان و کۆڕبەندە زانستیەکان چیاڵن لەسەر پرسی ژینگە و پێم خۆشە باسیەوەمان بۆ بکەی عێراق و هەرێمی کوردستان لەکوێی ئەم پرسەیە لەکوێ ئەم خەمەیە. زۆر سوپاس پێشەکی ئەگەر ڕێمبەی زۆر سوپاس بۆ میوانانی قەدرگران سوپاس بۆ هیوا فاوندیشن بۆ ئەو کارە ناوازەیە هیوادارم نمونەتان زۆر بێ و زیاتر کار بکەین پێکەوە سوپاس بۆ زانکۆی خانە خوێ سوپاس بۆ میوانداریە. سەرەتایی هەر جەنابەت بۆ دەست پێکرد من تەوقعاتەکەشم بەر لەو ئاستەیە من ڕێ بەخۆم نادەم لە هەموو ژینگە زیاتر لە 700 تەخەسوس زیاتر ئەگرێ من یەک دانەی چکۆڵەم هەڵگرتووە. ئەوی شەوەیە من لەسەر بەهای ئەو بوارە یەکەم کەیچێکە لە پێکێنەر سەرێکەکانی ژینگەوە شادەماری مرۆڤایەتیەوە لە گوێی زەویشە. هەموو کۆڕبەندان ئەگەر بە خێرایی بەسەمەوێ باسیەوە بکەم لە ساڵی هەفتاکان بۆ دواوە کۆمەڵێک تەوژم دروست بوو کە هەستیان بەوا کرد ترسناچیەکی زیاتر ڕووی تێکردوین و لە 1970 بۆ ساڵی 1970 ئەوەی کە لە ئەرجەنتین کراوە پێشتر لە سوید و دوایەوە ئەوەی کە زۆر گرنگە منەمێ ئاماژەی پێ بکەم ئێستا ئەوی شەوەیە لە دوای ئەوە پێویستیان بۆ بوو پرەنسیب یاخود بنەمادا بنێن. ئەوەی زۆر گرنگە 4 پرەنسیبدانرا لە جنیوەری ساڵی 1992 کە پێوترێ کۆنفرانسی دبلن یەکێکە لەو کۆنفرانسە زۆر سیر و سەمەرانەی کە زۆر شتی ئاوەژوو کردەوە. بۆ نمونە ئەگەر پێشووتر دیقەت بین جارێ باسی ڕۆڵی گرنگی ئاو بە دیوێکی تر ئەوانی پێشووتر جۆرێک بوو لە وەعز جۆرێک بولێ بە ئاگامان لێبێ بەڵام ئەم جاریان ئاراستەی گۆڕی پیاوێکی گەورە و ئابووریناسێکی گەورەی وەکو ئادەم سمیت لە کتێبی Wealth of Nations یا سامانی نەتەوەکان ثەروەتی الئومەم زۆر بە ڕوونی باسێکە جەسێت کە سەرمایەداری بە جۆریشکە خۆی قوڵپەکاتەوە لەوێ باسی ئاوەکە ئاڵێ فریگوتسە کاڵایەکی خۆڕاییە بە ساڵی 1992 پێمانەڵێ لەمە دووە ئاو کاڵایەکی ئابووریە. بە بەڵگەی ئەم قسەیەش ئەگەر ساڵی نەوەتەکان دیقەت بین بە مەولەویە بە ئۆرزدیا بە گۆرانە بڕۆشتینە زۆربەی بەردەم دوکانەکان کوپێشی لێبوو ئاو بوو بۆ خێر کرد پرسی پێ نەکردین کۆکرایەوە ئاوەکەش بوو بە پارە نمونێکی ساتە لەناو بازاڕەکانی سلێمانی. ئەلێرەوە کۆمەڵێک دەرگای ترمان بۆ کاتەوە مە خاڵێکیان کامەیە بێڵم چکە یەکێک لە ئەلیمێنتە سەرەکیەکان کە باسی پارتیسیپەیتریەکە ئەوە برای خۆشەویستم کاک دکتۆر هەر دکتۆراکەی لەسەرەوەی بەڵام یەک تێرمیکە باسەکەم زۆرم مەبەستە ئەوی شەوەیە ئایا ماتوانین وەکو زانکۆ وەکو کۆمەڵگەی مەدەنی وەکو مامۆستایانی ئاینی وەکو هەر تاشێک لە وڵاتەیە زۆر ڕۆڵێکی محوەری دراوە ئەڵێ ژن ڕۆڵێکی سنتری هەیە لە پاراستنی ئاو هەموو ئەم مەسئولیەتە گەورەیە ئەم لێ پرسایەتە گەورەتی داوەتە دەستژن هەتا ئێستاکە کەمترین توێژینەوە کراوەتایەتی لە هەرێمی کوردستان و عێراق لەسەر بوارە کەمترین فەند وەرگیراوە کەمترین قسەی لەسەر کراوە کاتوانیشی زۆر گەورەتری تیا بکەین ئەمە وەکو ئاستەکە لە دوای ئەوەی کەی بینی لە دوای 2000ەکان هەستەکەی خەمەکە زۆر گەورە بوو منەمێ ئاوا بیبینین جارینجا هەرێمی کوردستان پرۆسەیەکە لەمە دوا قسەم لەسەرەوەیە ئەگەر دیقەت بین لەمەی کە پێوترێ Sustainable Development Goals کە خۆی لە 17 گۆڵە و لە ئێستاە 169 تارگێتی هەیە 323 ئیندیکەیتەری هەیە و بەرەو زیادبوو نەچێ یەک داتای زۆر سیر و سەمەراویشەوەیە هەتا ئەم لەحزەیە ساڵانە 2.5 تریلیۆن دۆلار کاکاتە سەی ئابووری دنیا ساڵانە سەرفەکرێ لە هەموو 17 گۆڵەکە پرسیارەکەوەیە هەرێمی کوردستان و عێراق لەکوێیە ئەوەی چکە لەو پرسیارانەیە کە ئەوەندە ترسناکە پیاوە بێ ڕابمێنێ و یەکێک لەو خاڵە گرنگانەی تر ئایا ئێمە وەکو ئێستای هەرێمی کوردستان چۆن ئەتوانین یا چی بکەین لە قسەیەکی برای بەڕێزمەوە ئەبێتە توانتەوەرم بۆی ڕێ بە هاوڕەکانی کەم بم زۆر باش ساڵی 1963 حکوومەتی عراقی داتایەکەم بیرکەوتەوە لەوەی بەڕێز پارێزگار کە ئەڵێ پرۆفیسۆرێک بانگەکەن لە بەریتانیاەوە بە ناوی جۆن سیمنز دێتە ئێرە یەک داتا
یەک بەحسێکەکە لە ماوەی 2 ساڵ عێراق ئەمێنێتەوە لە دوای ڕژێمی پاشایەتی بۆ ئەوە طبی 4-5 ڕاستپاردە ئەنووسێ لەسەر سێکتەری کوشت و کاڵ هەتا ئەم لە حەزەیە لە 65ەوە هەتا 2023 یەک دانی جێبەجێ نەکراوە. یەکێک لە ترسناکترین و خاڵانی کە ئەمڕۆ بیرم کەوتەوەی شەوە بوو ساڵی 1950 بە 61 باسەکە وشکە ساڵیەکی قورس ڕووی تێکردووە. هەتا ئێستاکە شۆڕشی ڕزگاری خوازی کورد بەدەست ئەو ناوچوانی کە پێوتێت جێناکۆک و خەڵکی بۆ هاتۆ باجی ئەو کاتانەیە ئەوە تەئید بۆ قسەی جەناب بەڕێز پارێزگار. ئەگەر بێت و ئێستاژاوە بەردەوام بین ئەو یەک بۆعدی وەرگرین یعنی کاتت تۆ دیمۆگرافیاتە گۆڕێ سەر و خەمە گەورانە و لە دوای ئەوە ئەگەر ورد بینەوە سپێسیفیکتر قسەی تیا بکەم ئەویشەوەیە تەنانەت ئێستا لە ناو هەرێمی کوردستان شتێکەیە پێوترێ سلوکی کەس ڕەفتاری کەسەکە بچی بۆ گوندێکی شار باژێر خانمێک گەر چێشتە بۆ لێنێ دوسێ شلت بۆ دانێ بەس چی بۆ گەرمیان شلەی بڕوان ناکەم تیاابێ ڕنگ بە بەس سەڵاتت بات زەڵاتەیەکە بۆ حازرەکە تەنان لە سلوکیشیا کەم ئاوی هاتووەتە سەرەوەی کە قورجی گرتووە ناتوانێت لەبەرەوە زۆر ورترە ئەوەی کە من ویستم لە کەوانەیەکە هەمووی لەسەرەوە بۆ قسەم کرد کە پێوترێ بەهای ئاو هەتا ئێستاکە لای ئێمە تەواو هێڵی سووری لەژێر نەدراوە. بەڵێ زۆر سپاس. پێم وایە دکتۆر توانە بەپێی ئامارێکی فەرمی کە بڵاو کراوەتەوە 550 ملیار لیتر ئاو ساڵانە گەڕغەڵت نەبم لە هەرێمی کوردستان سەرفەکرێت و بەپێی ئەو داتایانەی کە بەردەستە هەر تاکێک بۆنە لە ڕۆژێکە نزیکی ماکزیمەم 200 لیتر ئاوی پێم وایە پێویستە بۆ هەموو پێداویستیەکانی بەڵام لە هەرێمی کوردستان بەپێی ئامارەکان ئەڵێن ئەمە سێ هێندەیە. پێت وایە کێشەکە لەکوایە؟ ئێمە کێشەکە لەوەیە پۆلیسیمان نییە یانوەکو لە یەکێک لە تریلەرەکە بۆ نەباسیەوە کرد یاسامان هەیە بەڵام یاساکانمان جێبەجێ ناکرێن یا بالفعل کێشەکەمان لە کەلتورایە جارە کەلتورێکی ژینگەیی دروست نەبووە نەک بۆ مەسەلەی ئاو بۆ گشت مەسەلەکانی ترکا پەیوەندیدارن بە ژینگەوە. بڵێ وڵا لە هەمووی ئاەتی کێشەکان بەڕاستی ئەگەر سەیری بکەین کاتێک کە باسی یاسای ژینگاکەین ئێمە لە یاسای ژینگەیە وەکو جەنابی دکتۆر فەرمووی ئێمە کەم کوڕیمان نییە لە یاساکانە حتا یاساکەی پار کە هەمانە لە مانکی 6 2022 یاسای پاراستنی ئاو لە کوردستانە کە پەرلەمان دەری کردووە و دانی بەوە ناوە کە پێویستمان بە هەبوونی ئەنجومەنی با بڵێن پاراستنی ئاوە لە هەرێم کۆمەڵی خاڵی زۆر زۆر جوانی تایە زۆر باشی تایە بەڵام کێشەکە وەکووتمان لە هەمویایەتی لە ڕووی یاساییەوە ئێمە کێشەیەکمان هەیە نەک تەنها بۆ ژینگە خۆتان نەزانن بۆ زۆر لە بواری ترکە هەمانە یاساکان ناچێتە بواری جێبەجێکردنەوە ینی lack of enforcement ینی یاسا کە ئەوەی یەکە لە کێشە گەورەکان کە هەمانە ناتوانین بچینە حاڵێکی باشترەوە لە هەرێکێک لە بوارانەیە چونکە یاسا بۆ نمونە یاسای ئاوەکە باز لە پۆلیسیەکە دامەزرانی پۆلیسیەکە لە ناو پۆلیسیەکە ئێمە کۆمەڵە خاڵمان هەیە کە با بڵێن چوارچێوە بۆ هەر یەکێک لەو چالاکیانەدا ئانێ کە هەر یەکێک لە کەرتەکان کە پێویستی بە ئاوە بۆ نمە کەرتی پیشەسازیە کەرتی کوشت و کاڵە ئیدارەدانی ئاوە بۆ هەر یەکێک لەم بوارانە چۆنی ئێمە ئیدارەی ئاو بین چونکە هەموو ڕێگەکان جەنابەت ئەزانی ئەمە ئێستا کە ئەیبینین لە هەر یەکێک لە کێشەکانی ژینگەیە بەڕاستی ئەوەیە کە ئەم شێوازەی ئێمە لەسەرین یەک ناگرێتەوە لەسەر ئەو شێوازە جیهانەی کە باڵێن جەنابی دکتۆروتی sustainable development گەشەسەنێکی بەردەوام کە سۆسایەتەکان ئێستا لە عالەمە هەمویان پلانی خۆیان هەیە وڵاتەکان بەردەوامی هەرێکیان لە بوارێکە با بڵێن هەوڵی پێشخستنی ئەم بوارەتن بەڵام لای خۆمان سیرەکەی نەڕووی یاساییەکە بەداخەوە کە ئەتوانێ ینی ئەو ڕۆڵە بگێڕە لە ئێستاە ئەمەیەکە لە خاڵەکان کە گرنگە دووەمیشان کەلتورە ینی لە ڕووی کەلتوریەوە لە زۆربەی شوێنەکانە ئێمە بەداخەوە تا ئێستا ینی نەگەشتوینەتە ئەو حاڵەتەی کە ڤالوی نرخی هەرێکێک لەو شتانێک کە هەمانە بزانین ئەویش بە حکمی ئەوەی کە لە زۆربەی کاتەکانە ئێمە ئەو شتانە لە بەردەستمان فراهەم بووە ینی باسی ئاوەکەین باسی خۆراکەکەین هێشتا نەگەشتوینەتە حاڵەتێک ئێمە سۆسایەتیەکین ئەوانەی کە پێمانەوترێ ڕویەکتیڤ سۆسایەتی ینی سۆسایەتیەکین کە دوای ئەوەی حاڵەتەکە ڕوئەدا اینجا بیر لەو ئەکەینەوە ئەزەحمە نەبێت چی بکەین یعنی بۆیە ئێستا ئێمە ئەگەر سەیریکەین کێشەی ئاوە بەڵێ کێشەی ئاومان هەیە کێشەی پیسبوونی هەوایە بەڵێ کێشەی پیسبوونی ئەوە لە چەندین ناوچەی کوردستانە بە سپێسیفیکەڵی هەمانە لە پارێزگای سلێمانیە ئەگەر سەیری چەند شوێنێکی موقعی بکەی کە هەمانە کێشەی پاشەڕۆکانە ئەوە بە تەئکید چارەسەرکردنی پاشەڕۆکان کێشەمانەیە
کێشەی وشیاری ژینگەیە بەڵێ لە ئاستێکی زۆر زۆر لاوازە ئێمە لەگەڵ فێرخوازەکانی خۆمان لێرە لە ساڵانی ڕابردوو با بڵین چەندین توێژینەوەمان کردووە لە ناوەندەکانی خوێندنە نەوەکو باڵێن دەرەوەش ینی کاڵی ناوەندەکانی خوێندن ئێمە تەوەقعمان وایە کە با بڵێن ئاستی ڕۆشنبیری ئاستی با بڵێن تێگەشتن لە کێشە ژینگەیەکان بەرز بێ بەڵام بەداخەوە سیرەکەی داتاکەەوە ناڵێ وانی کە فێرخوازەکانمان کوێکەنەوە لەگەڵیانە سەیری داتاکانەکەین هەڵێ سنجێنی سیرەکەین بەداخەوە کە ئەڵین ئاستی وشیاری ژینگەی لە ئاستێکی پێویستانیە لە کوردستانە هێشتا نرخی کوژاندنەوەی گڵۆپێک ئێمە نازانین هێشتا نرخی ئەوە نازانین لە زۆربەی کاتەکانە کە ئەگەر تاچێک بیەوێت بەشداریکی کارا بکات لە پاراستنی ژینگەیە ڕۆڵێکی کارا ئەتوانێت بجێڕێت بەتەنها ینی سیرەکەین هەمومان جۆرێک لە با بڵێن حاڵەتێک هاتۆتە پێشەوە کە حاڵەتێکی چاولێکەریە مەش بۆ بە کەلتور تەوان لە زۆربەی شوێنەکانە هەر لە شێوازی با بڵێن خواردن دانانەکەمان کە هەمانە وەکو دکتۆر وتی ئەگەر بچینە جێگایەک لە زۆر شوێنەکانە دانیشی تۆ میوانداریەکەکەی ئەگەر لە سێش لەو دوو برنج و نازاننەوەکین دابنی کەمتر دابنێ ڕەنگە یەکسەر کۆشن مارکێکە لەسەر دابنێم لەخوا کابراایکی ڕەزیلە وانە لە کاتێکە ئەمە کەلتورە بەڵام تۆ ئەگەر بی لەوە بکەیتەوە ئایا بەهای هەر یەکێک لەم خواردنانەی کە هاتۆتە بەردەسی ئێمەوە لە ڕووی ئەو ڤالوچینەی کە هەیە چەندێکی پێچووە ینی تاک پێویستە نرخی ئەمانە بزانێ سۆسایەتەکانی کۆمەڵگە پێشکەوتەکان کە ئێستا هەن قەدری هەموو ئەمانە ئەزانن ینی هەرێکێک لەمانە با بڵین بۆ ماینسێتیانە و هەل لە مناڵیەوە با بڵین لە مەرحەلەیەکی زۆر زۆر سەرەتاییەوە لە باخچەی ساوایانەوە یاخود خوێندنی سەرەتایی ئەوانەیە سێرەکەی ئەمانە لەگەڵ ئەو تاکەیە گەورە ئەبێ بۆیە دواتر پێویستی بەوە نییە تۆ تەوعی بکەیت باشە دکتۆر منەوێت ببوورە پرسیارەکەت بۆ بەشی کۆتایی بابچینێکە سەر چارەسەرەکان ئەگەر هەر لێ شوێنێکا بۆستم خۆ بەپی زۆربی و ئامارانی بڵاوکرێتەوە بۆ نمونە وڵاتە زلهێزەکانە وڵاتانەی کە مەسلەی وەکو تۆ باسی هەژمونی سەرمایهداری و کرد ئەو وڵاتانە زۆرترین بەشداریان هەیە لە پیسکردنی ژینگەی و دەستکاریکردنی سروشتا ئەی باشە مەبەستم ئەوەیە لە هەرێمی کوردستانە خۆ ئەگەر بینە سەر وشیاری تاک وشیاریەکە نیە لە وڵاتانە خۆشیاری تاکیش لە ئاستێکی بەرزایە تۆ پێدوانیە هۆشیاری تاک بەتەنیا بەزنی و ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر لەوە گەورەترە کە پەیوەست بێ بە تاکەکانەوە ینی لەسەر ئاستی وڵاتە بەڵێ بابەتێکی زۆر زۆر گەورەترە هەر ئەمڕۆ من لەگەڵ کۆمەڵێک لە فێرخوازەکانی خۆم ڕێک بەڕاستی باسی ئەو پوینتەمەکەەوە شتێک هەیە پێوترێ environmental politics ینی با بڵێن ڕۆڵی سیاسی لە ژینگەیە بەشێک لەو مۆزوعانەی جەنابەت باسێکی بۆ ناگەرێمە بینەوە سیر پرۆتۆکۆلەکانی لە ژینگەیە کە هەمانە کیۆتۆ پرۆتۆکۆل لە ساڵی 1990 ئەگەر سەیریکەی وڵاتێکی وەکو ئەمریکا یەکێک لە وڵاتە زلێسانی کە هەمانە یەکەم وڵاتە کە ڕازی نابێ بەوەی کە ئەم پرۆتۆکۆلە ئیمزا بکە بۆچی ئیمزای ناکە یعنی ئێمە سەرەتای دەردێکی کوشندەیە بۆ وڵاتەکانی ترکە هەیە لەو کاتەیە جۆرج دەبلی بۆش یەکێک لە پاڵنەرە سەرەکیەکانی کە ناتوانێت ئەم با بڵێن پرۆتۆکۆلە مەزنە ئیمزا بکات و ببێتە هۆی کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان کە پێوتر گرین هاوس گاسس گازە قەتیز بووەکان ئەوەیە کە کۆمەڵێک پاڵنەری ئابووری لە پشت ئیشەکەوەیە یەکەم دووەمیشان ئەوەیە کە وڵاتێکی وەکو چاینا بۆ نمونە سین چین ئەوەی کە پارێزراوە لەم با بڵێن بەخشراوە لەم پرۆتۆکۆلە ئەویش ئەڵێ بۆ چاینا بەخشراوە لەمە من بەشداری لەمەیان ناکەم کەواتە یعنی با بڵێن لێرەیە مەوزوعەکە پاڵنەرێکی اقتصادیە ئیکۆنۆمیە لەوەی کە وەکو ئاستی وڵاتەکان نایەنە سەر و ئاستی کە لە زۆربەیانە با بڵێن نایانەوێت کە بێنە ئەوەی کە نزبەی ئەو ئابووری کە هەیەە بێتە ئاسێکی کەمتر بەڵێ دکتۆر لە هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستانە گەربی بەستینەوە یعنی ئێمە ئەمازانین باشێت وەڵامەکەمان دەستکەوت بەس ئایا لە هەرێمی کوردستان بەڕاستی پلانێکی با بڵێن تایبەت هەیە با بڵێن پیلانێکی تایبەت هەیە بۆی کە ژینگە پیس بکرێ بۆی کە هەڵەسی لە خەوچاوەکەیتەوە هەروەکو ئینسانێکی یاسایی میزاجە لە یەکەم دەقەوە تێگەچێ لە بەرەوەی دووکەڵێک تەمێک کە تێناگەی چییە سەر شارەکانی گرتووە یعنی هیچ نەکردو جارێ بە هۆڕین و خەبەر دەبێتەوە هۆڕێکی زۆر زۆر خراپ بوون منە دەنگێکی زۆر نەشاس کە بە ژاوەژاو خەبەر دەکاتەوە هیچ تێکەنەیە پڕۆگرامی تەلەڤیزیۆنیەکەیتەوە ئاوی تانجەرۆ بەس ئەوەیە کە بیخۆیتەوە و کوژێ ینی خەڵک نازانین چۆن دەرەقەدیێن یعنی من مەبەستەکەم ئەوەی ئایا لە هەرێمی کوردستانیش سیاسەتێکی دیاریکراو هەیە بۆی ئەم پرسەم شێوازە بێیان لە ناهۆشیاریەوەیە
نەخێر ینی باسی پلان نییە تۆ خەریکە ئەم بیت بۆ شوێنێکی زۆر قۆوت ئەمەوێ بە سادەیی شتەکە باسکەین مەوزوعەکە کە باسی کوردستان یاخود ئەو وڵاتانی تر کە لە ئاستی ئێمەیان با بڵێن وڵاتانێکی زۆر پێشکەوتونین لە بوارەکەیە مەوزوعەکە لێرە مەوزوعی با بڵێن لە ئێستاە مەوزوعی تەوعێ مەوزوعی تەوعێ تاکە با بڵێن ڕۆشنبیری ژینگەییە و یاخود نەبوونی بەشێکی زۆری ئەو فاسیلیتیانەیە کە باس ئەکرێت لە پاراستنی ژینگەیە بۆ نمونە جناوی کاکتۆر محافظ باسی هەبوونی ڕسایکڵینێکی کردێرە باشە لە سلێمانەیە کەمێکێک لە پرۆژە زۆر باشەکان لە سلێمانیا و یاخود ئەگەر پرۆژەیەکمان هەبێ بۆ پاراستنی چارەسەرکردنی ئەو ئاوە قورسانەی کە هەیە پێوتە وەیست وۆتە تریتمنت پلان هەموو ئەمانە ئەگەر سەیری کەی ئەمانە بەشێکی ئیشەکان ینی ئێمە وەکو تاک بەشێکی بەرپرسیارەتێکە هەڵەگرین باشە لە مەوزوعی ڕیسایکڵینە بام بڵێم لە ماڵەکەی خۆمە ئەمەوێ بە بڵێن گڵاسە پەرداخە پلاستیکە هەر شتێکە لەمانە ئەمەوێت جایکەمەوە ئەمەوێ سەپۆرتی یارمەتی ڕیسایکڵین بم ینی پرۆسی دووبارە بەکارێنانەوە بم بەڵام کاتێک تۆ هینێکت نەبێ با بڵێن ترکێک با بڵێن ئەو سیارانەی کەیان کۆی ئەەکەنەوە ئەگەر سیارێکی تایبەت نێت کۆی کاتەوە لە من و یاخود نەیبات بۆ شوێنێک کە ئەمە دووبارە معالەجە بکرێتەوە و یاخود ئەو مەوادە ڕیسایکڵی کە دووبارە ڕیسایکڵەکەتەوە بازاڕێکی نەبێت دووبارە تایە ساغی بکەیتەوە هەموو ئەمانە کێشەیە ینی هەمووی گرێدرا پەیوەندیدارە بەیەکەوە بۆیە تەنها ینی شتەکە لای ئێمە با بڵێن بەشێکی تاکە تەوعی تاکە ڕۆشنبیری ژینگەیە لەناو کۆمەلگایە بەڵام بەشێکی تریشی بەتەکیل نەبوونی ئەو با بڵێن پێداویستێ سەرەکیانەیە کە هانی تاک ئەدا بۆ ئەوەی کە کەسێک بێ ئەوەی کە پێوترە ئینڤایرۆمنتالی فرێندلی ینی هاوڕێی ژینگە بێت زۆر سپاس پێم خۆشە کاک نەبیل لەبەرەوەی ئەو ڕۆژەش کە قسەمان کردواسیەوە کردوێتە ئەبێ بڕۆمەوە بەپەلا بۆ سەر ئیشەکەم یعنی تۆ لە ناو دۆخەکەی ینی بە بەردەوامی لەگەڵ یاژی لەگەڵ پیسبوون ئاژیت ئەمێ پێمان بڵێ ئەم ڕووبارانای کە باسەکرێن لە هەرێمی کوردستان ئەڵم پڕن لە پاشە ڕۆی کارگەکان پڕن لە پاژماوە پڕن لە مەوادی زۆر خراپ کە تەسیرەکەنە سەر ژینگە دووکەڵی ڕەشمانەیە ئێمە هەوا پیسە بە فیڕۆدانێکی زۆرمانێ لە خۆڵ و خاشاکە خەڵکی ئێمە ئێستا زیاد لە جاران بەکاربەرێکی زۆر سەرسەختە شتێکی پێویستنی ئەی کڕێ ئەمەیە پێمان بڵێ بزانین بەڕای تۆ کام لەم بابەتانی کە باسکرە و هیوا فاوندیشن هەش دۆکیومنتەری لە سەر دروست کردووە دڵی مەوزوعەکەی وە پێویستە پۆلیسی میکەرەکان زۆر تەرکیزی لەسەر بکەن و ڕخراوەکان تەرکیزی لەسەر بکەن و میدیا تەرکیزی لەسەر بکەن سپاس بۆ ڕوو پیاوانەی کە ئێمە کردمانە سەر سەرچاوەکان تەمان ئەزمموی زۆرمان هەیە ئێمە بەس بە گوگڵ ماپۆوانە سەیری ڕووبارەکان ناکەین پیاشیان ئاڕۆین و دەستنیشانی هەموو کاریگەریەکانەکەین زۆربەی کات ئەگەر بتەوێت ئاوێک بیپارێزی وەکو ئەو برادرە ئاماژەی پێ بە بچیتەوە سەرچاوەکەی لەکوێ سەرچاوی ئاوی خواردنی تۆ لەکوێیت جا لە سایە هەشتای ئاوی کوردستان و عێراق لە وڵاتانی دراوسێوەیەت کەڵێ وڵاتانی دراوسێ ئەم وڵاتان هەمووی دروست کراون ئەم ئاوە کە بە هەموو ئەو وڵاتانەیە کە تێئەپڕێ هەموو وڵاتێک بەهی خۆی زانێ ئەمەیە کێشەکە تێگی وەکو سامانێکی سروشتی نابینێت سە بۆ منە ئاو دابین کراوە لەلایەن گۆی زەویەوە کۆمپانیایەکێ کابەی خۆی یاخود وڵاتێکی کابەی خۆی ئەمە دەبێتە هۆی دروستکردنی قەیران بۆ نمونە ئەو پرۆژانێک کە تووچە دەسی پێکردو لە پەنجاکانەوە لە ئێستا لە تەواوبوونە ئەمانە عێراق ئەخینچێنێ کورد ئەخینچێنێ بۆ نمونە بەشی سەرەوە حساب بۆ بەشی خوارەوە ناکە بەشی خوارەوە حساب بۆ بەشی کۆمەڵگاکانی تری بەشی خوارەوە ناکە هەر بۆ نمونە ئێمە هەمان ئەو کێشانی کە ئێستا گەورەترین کێشە ئێمە وەکو کەسانی پسپۆرکە ئیشەکەین لە بواری ئاوە و لە دەریشەوە لە هەموو دنیاە گەورەترین کێشە لە ئێستا کە دروستکردنی کارەساتی ژینگەیە بەنداوە گەورەکانن زیاتر لە 75,000 بەنداومان هەیە لە سەرتاسەری هەموو جیهانە ئێمە کەڵێن بەنداوی گەورە وەکو ڕووباری زرد لە چاینا یەلۆ ڕیڤەدام ئەتاتورک دام بەنداوی ئەتاتورک بەنداوی مووسڵ کە لە ئێستا خەتەرترین بەنداوە لە هەموو سەرتاسەری جیهانە جا بۆیە ئەبێ دایمەن بیرمان بێت ئەو بەنداوانی کە دروست دەکرێت ئەگە هاوڕێی ژینگە نەبن هەمان کارەسات دەخڵقێنێک یعنی من دایمەن دیقەتم ماوە کە ئەنتەرویوەکەم یاخود کە باسی کێشە ژینگەیەکانەکەم دایمەن کارەساتێکی فرێش تازە ڕوویاوە ئەتوانم باسی کەم دیقەتم ماوە ئەمەی کە لە لیبیا بوو ینی تقریبا مانگە نابێت مانگونیەکە بێ
کارەساتی لافا و بەحساب زۆربەی لەسا 6-7 کارەساتەکە و دووبەنداوە خۆڵقانی کە هیچ پلانێکی بۆ دانەراوە پێشتر وەکوتم ئەوەی کە جوتیارەکانی ئێمە لە ناو بردووە لە چەند ساڵی ڕابردووە ئەم بەنداوانن کە لە وڵاتانی دراوسیا دروست دەکرێت جا بینە ناو کێش ناوخۆیەکان ئەسە بۆ نمونە ئێستا ئێمە وازانی زبڵ دەبرێت لە تانجەرۆ فرەیری بەس باوەڕکە زبڵ ئێستا بووە بەشێک لە ژیانی ئێمە بەشێکی کەمی ژیانی ئێمە بەڵام وردە وردە ئاوا بڕات هەر لە ناو زبڵی شاژین ئەو شاخانەی کە لە تانجەرۆ ئیبینی ئەو گردانەی کە داپۆشراوە ئێستا سەوزایی یعنی جای تا دروست بوو تەنانە زەرعاتیشی تیاکرێەوە زبڵە کۆنەکانی سلێمانی بوون لەبەرەوە ئێمە شاخ لەسەر شاخ بەرزیەکەین و لە منتقەی تانجەرۆیە کە ئێستا ناو شارە جا بۆیە بەو کاڵاو بۆ پێداویستیانێکی ئێمە پێمان وتراوە ئەو جۆری ژیانی کە ئێستا ئەژین ئەمە گەورەترین بەڕاستی کارەساتی دروست کردووە و کووتمان ئێمە کێشەکەمان لە هەنگاوە پاڕێنین ئێستا پێشەوەی ماڵ دروستکەێنە بێت تەسیسی هەموو ئاوڕۆکەی بۆ بکەین بەس بەداخەوە لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک لە شارەکان لە زۆربەی زۆری شارەکانی عێراق ئێمە و حسابمان بۆ پاشەڕۆی شار نەکردووە بۆ شکڵی کە بۆ شکڵە پرۆفیشناڵی کە ئەمە ئەتوانین ئیتیجاهەکەی بەرەو مەحەتەیەکی تەسفێکردن بیبین و کە ئەمە شار بەبێ ئەوە بەڕاستی پێ ناوترێ شارێکی کۆمەلگایشی تەندروست جا ئەمە بەداخەوە لە هەفتاکانەوە لە دوای هەشتاکانەوە بۆنەی شەڕەکانەوە ئەو قوراغانەی کە تێپەڕێوین لە عێراقا ئەو ستەیشنانە هیچی ئیش ناکەن زۆربەی زۆریشی تاڵان کرا لە دوای نەوەکانەوە پێم وا بوو پرۆژێکیشتان هەبوو بەڕێستان ئێستا بۆ مەسەلەی ئاوی قورس بەڵێ ئەگەر مەسەلەی ئاوی قورس کێشەی خۆی کێشێکی گەورەیە بەڵام بە بچووکی حل کراوە ئێستا بەعزێ خەستەخانە هەیە بەحزێ ئوتێلی پەنجەستێرە هەیە وەکو پاکیج مەسفاکەی بۆیە ناوە لە دەرەوە بەس ئەمە حل نییە مەحلی سەرەکی نیە بێ و مەسفانە لێرە دروست بکرێت کە لە ئیشکەوتن دیسانە وەگەر بخرێنەوە ئەو کەسانی کە تەکنیکیەن ئەم مەسفانە دروست دەکەن نێڵن لە ئیش بکەوێ چکە باشە هاتنە پێشەوەی کردی ئەگەر بڵین کردی گشتی بە کۆمەڵە قەیرانەتیە بەڕێ و هاتنە پێشەوەی لەوانەیە لەم کاتەیە وەک پێویست نەبێ ئەی کردی تایبەت یعنی ئێمە چەندین کۆمپانیامانێ چەندین سەرمایه‌دارمانەیە لەو بارانەیە هاتنە پێشەوەی کردی تایبەت چۆنە بە معالەجەکردن لە پاڵ با بڵین هۆشیاریەکە کاتەوەری دۆمی قسەکانمانەوە زۆر بەوردی قسەی لەسەرەکەین بەڕێ من ئەم نوع پرۆژانە پرۆژەی گەورن ئەبێت ئەوانەی کە سیستەم دەبن بەڕێوە دەسەڵاتدارن ئەوان دەرەقەتی ئەم پرۆژەیە بە یارمەتی ئێمەش وەکو چالاکەوانی مەدەنی وەکو ڕێکخراو ئێمە استعدادمانتیای بە هەموو شێوێ لەگەڵ حکومەتە بتوانین ئیش بکەین چۆن بتوانین ئەو پلانە کارایی کە تاکو ئێستا حسابی بۆ نەکراوە بۆ سەرچاو ئاوەکانمان و پاشەڕۆی شار و پاشەڕۆی منتەقە سناعەکان و پاشەڕۆی خەستەخانەکان بە تایبەتی تەسەور ناکەم ئەمە کۆمپانیایەک نازانم ئەگەر پرۆژێکی یەکجار ئەوە گەورێژ نییە بڵێ کەیتر کەست لە خۆی لە قەرێنایە لە ئێستا ئەمە خەریکی مەحەتەیەکی بچووکین وەکو پرۆتەتایپ دروستیەکەین لە سا 6 پرۆژەکە لە تاوبوونە لەگەڵ وەستا سەباح کە کەسێکی هاوڕێی ژینگەیە زۆر لە پێش من بە 20 ساڵ پێش من ئیشان لەسەر ئەم مۆزوعانە کردووە ئیتر بیرۆکەی ئەومان نادروست و چۆن بتوانین ئەم مەحەتەیە دروستکەین هەموو بەرهەمەکانی لە ناو خۆیان بتوانین پایکەین و خۆشمان دیزاینەکەین و دروستی بکەین و هەمان ئەو ئیشەش بکە کە مەحەتەیە کە تۆ لە دەرەوەی هێنی دیزاین کراوە لە چاینا یاخود لە ئیتالیا ئەمە بەس بۆ پرۆتۆتایپە بەس بۆ پیشاندانی بڵین پرۆژە گەورەکەیە کە ئەمە شتێکی مستحیل نییە ینی ئەکرێت کەسی ناوخۆ هەیە بەس چۆن ئەو مەهارانە بینین تەطبیقیانکەین جا بووە لە سا شەستی پرۆژەکە تاو بۆ تەسەورەکەم ئەمە هیوایەکی گەورەیە هەم بۆ ئێمە لە داهاتوویشی نزیکە ئێمە نمایشیەکەین لە کۆتاییشە ئەیبەخشین بە جامعەیەکی بڵێ ئەو زانکۆیانەی کە ئینترستیان هەیە بۆ مەوزوعانە توێژینەوەی علمیەکەن لەسەر پیسبوونی سەرچاو ئاوەکان لەسەر پیسبوونی بە بیابانبوونی خاک ئەمانە چی دروستیەکە جا بۆیە بەڕاستی ئەوەی کە لە ئێستا گوزەریا بێت لە هەموو قۆڵەکانەوە بۆی بڕین و ئەش بێت چارەسەرەکان ئێستا ئەزانی چیە بەس بێت لە ئێستا چۆن تطبیقیان کەین و چۆن دەستی پێ بکەین ینی لەبەرەوە کاتی ئەوە تقریبا ئەو 20 ساڵەکەم بە دوای کێشەکانە ئاگەڕین نەسەزانین کێشەکان بە دڵنیایی ئێمە پێشتریش باسیەوەمان کردن پرۆژەی کە هیوا فاوندیشن کردێتی پرۆژێکی تەوعیەیە هۆشیاریە یعنی با بڵێن بەشێکە دڵۆپێکە لەو دەریایە ینی جزئێکی زۆر بچووکە لەو کێشانەکە تەچی کردو دەستی بۆ بردووە ئەمە بزان دکتۆر ڕێژین هۆشیاری ژینگەی بە تایبەتی بەرپرسیارەتی کێیە ئەم پرۆژەیە کە ئێوە بەشدار بوونتیایە لە ڕێگەی دروستکردنی دۆکیومنتەری وە درێژەشیە بێ بە دڵنیاییەوە بە ڕێزان چۆن ئەتوانێت بەشێک
لەو کێشەیە چارەسەر بکات یان نزیکی کاتەوە لا چارەسەرکردن. ئەوەی من سەرەتاش کەوتم هەر خۆی هەر دەست پێشێک ینی هەر سەر ئەگەر زۆر بچووکیش بێ من زۆر بە گەورەی بینم لەبەرەوەی جاریش کە بە خەڵکمان وتەوە بە هاوڵاتیانی خۆمان وتەوە بە خودی خۆمان وتەوە تکایە ئەگارمان بە لە واقعێک بێ کە پێ وترێ ئەو شوێنەی تیاژین من هەر ئەو واقع تاڵەمان تووشە بێ ئێستا ئەستەکەین نەهجەکەیە لە وڵاتانەی کە زۆر گەشە سندون یەکێک لەو چاڵێنج و ئاڵنگاریانەی کێسە تووشیان بوو یەکێک لە هۆکارەکان ناوە خراپ بەکارهێنان یاخود لاوازی دەسەڵاتی حکومڕانی ئێمە هێشتا نەگەشتوینێتەوە بەڵام ئاراستەکە بڕۆیمەش چینۆ قایمەوە یان دەسەڵات و حکومڕانی بەشێکی کاریگەر ئەبێ لە پیسبوونی ژینگەیە وڵاتە یعنی ئەوە چکە لەو کارەکان بەس با ئێمە ئاوا دەست پێ نەکەین هەر کەسە لە جێی خۆیەوە ینی با پرسیارە ئاوا بێ من وڵات موسڵمانین میلەتێک ئێمە بێ بە زۆرینەی باوەڕدارە یادی عیاواکە کە ئیسلامە من تەسەورەکەم بۆ نمونە بەڕێز جنابی پارێزگار لێرەیە لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە بە تایبەتی ئەوانەی لە ئاستی وشاریەکان ڕگمە بە جۆری چکە بێ ئەوەندەی جۆڕایەڵی خوتبەیەکی جومعەیە زۆر بتوانین بۆ ماوەی 3 بۆ 4 مانگ کەمپێنێکی زۆر گەورە بکرێ ینی تۆ سێرکە 59 جار خوای گەورە لە قورانی پیرۆزە باسی ئاوەکە خۆی 63 جارم بە حکمی تەخەسوسەکەم کاکە بەو 59 جارە هەر بووە جەعەلنا من الماء كل شيء حي ئەلیەوە بەس لێ یەک دوو دیێڕیتریتیە زۆر جوانە کە ویشە ئەوانن کە بیرەکەنەوە بەس ئەوە تەرکەکەین ئێمە لەو شوێنە ینی ئاەتەکە تەواوکەین بۆ وانەیە کە بیرەکەنەوە ئەلێرەوە پەیامە بگەێنین ئەمە خاڵێکی زۆر گرنگ لەبەری کۆمەڵگەیە ماتوانێت کاری گەورەتر بکە یەکێک لەوە کارەکانی تر بەڕاستی ئێستا ناوەندە پەروەردەی و معریفەکانمانن یعنی تۆ دیقەت دە من لێرم بۆیە وتم نابە هەر ناوم بێنە لەبەری هاوڕێم نەبیل لێرێ نەبیل و وەستا سەباحێک دانیشتون کۆمەڵە زانکۆتەیە ئەمان خەریکی دیزایانی پرۆتۆتایپی کارێکی کەن ئەها خەمەکە وایە من پێ بە جەرجی خۆمانێم بیڵم ئەبێ ئێمەش لێوە بووینایە و ناوەندە پەروەردەیەکان بە هەمان شێوە هۆکارێکی گرنگە تەسەورەکە نێشتاکە مەفهومی ژینگە و خۆی نەگەیشتووە بە تەواضع ئەو ماوەی چەند ساڵێکە ئەو قسەیە زانی بۆکەم بۆ یەکەم چکە نەجێک ترێندێکی تازە هەیە ستێکۆڵدەرەکانمان کوێن بەشدارن لەگەڵمان ئێمە زانکۆکان و دەرگاکانمان داخستووە ئێمە بێ دیوارەکان بکەینەوە بۆی نەبیل و وەساسەباحیش بێ لە پۆلەکانە لەگەڵمان بزانین چیە گوزەرێ ئێمە ئەومان نیێستا سوپاس بۆ هەندێک زانکۆکە بیکاکەوە ترێندە تازە و نەجە تازەکەی پرۆسی خوێندرە ستێکۆڵدەرەکانمان بەشدارکەین ئەوە بکەین لە 140 پرۆسەکان ئاسانترە بێ بۆ هەر دیوەک خاڵێکی ترکامەوە باسی کەمەیشەوەیە لە نەهج و لە پرۆسەی پەروەردەیە ینی ماوەتەوە سەرەوە ڕاستە هەنگاونراوە لە بەردەرگایەکە 200 مەترە هەبوو دووجار بچێنە بەس هەدەفەکە لە چاندنی دارەکە نییە ینی تۆ کەلتوری چکەشە کە مناڵەکەت فێرکەی نەمامێک نێژرا بوو بنەیگوێ هەڵ نەکێشە بێنێتە دەرویان هیچمان نەکرد کەوات تۆ بە هەردوو دیوەکایی بینی خاڵێکی تر کە من ئەمێ زۆر بەجددی ینی قسەی لەسەر بکرێ ئەویش برای خۆشەویستم هاڕەنەبی لەڵێ ئاوی قورس پلانی هەیە لەگەڵ کۆمەڵی خوێندکاری عزیزە ساڵی 2016 ئەو خەمەمان باسە کرد داری ژینگاڵێ کێشەمانەیە سەحاڵێ خراپە خستخانەی هیواڵێ ڕێژەی کانسەر بەرزە بێتەوە باشە تۆ کۆمەڵی خاوەن زەوی تێ لە ئەم بەروبەری ئەو چەمە خاوەن زەوین خەڵکی خۆیانن خۆیان زەویەکەی خۆیانە جاران ئاوێکی پاک ڕۆشتووە تۆ هاتوویستا لێرە بۆتە بۆ نمونە ستریمی ئەخیرت یاخود بوویتتە بە نزمەڕۆی ئەو ئاوی پیسێنێری ئەو زەوەکەی خۆیەتی منیش بم چۆڵی ناکەم چوین لە 200 جوتیاری و منتقێمان پرسی توێژینەوەی ینی قسە نییە لە 1970.6 و جوتیارانە جاری هەر بڕۆیان ناکرد شتێکەیە کە ناوی مادەی قورسە ینی وەکو گاڵتەیان وت باس چیەکەن یعنی چی لە ڕێگەوە ئەچێتە ناو گەڵاکە و دوای تۆی خۆی لێم بۆم دەرکەوت هەموو ناوەندە کشت و کاڵەکان هەموو پرۆسە ڕێنمایەکان لە ژێر پرسیارایە کەواتە ئێمێشتا ئەو سەوزەی ئەوەی نێرێ بۆ ژێر پردەکە بۆمانە نێرێ بەدەستی خۆمانی گەێنینەوەی کرشوێنێک ئەمە گاپی گەورەمان هەیە ئەنێ نمونە بچووکەی کە بینیمان لەکوێ هەڵا بینی یەک خاڵی تر هەر بۆ چاکردنەوە ئایا ئەمڕۆ چی بکەین ئەمە پرسیارەکەیە من لەو بڕوایم پێشەر هەموو شتێ ناوەندەکانی نەکرد ڕاگەیاندن لەبەر ڕاگەیاندن سەرڕۆڵەکی زۆر گەوری هەیە جایتر بە بیستراوە بە بینراوە بەستراوە بە هەموو جۆرانێ بەڕای منە بێ بکرێتە جۆرێک لە خەم بەلایانی کەمەوە هەموو شەوێک سعاتێک ئەگەر بە پچڕیش بێ
برادرانن لێرن ینی یەکێک بلەوانەی کە خەمی هەمومانە ئەگەر وا بڕوا قسەی هاوڕێم نەبیر زۆر ترسناکە ینی ڕاستەکە مە شاخمان لە زەبڵ دروست کردووە ئەی دوایەوە چیەکەین شوێن شاخ عفو شاخە ئەسلەکە توێنینەوە ئەو شاخەی کە ژیانی ئێمە دروست کردووە ئەوە ئەسلەکە ئۆریجیناڵەکە ماڵە ڕاستەقینەکە ئەتوێنینەوە شاخمان لە زبڵ دروست کردو ینی ئێمە زبڵ و مایکرۆپلاستیک و ئەو مادە قورسانە ئەچێتە دایەتی ئێمە چێتە خواردنەکانی ئێمە ببوورە قەتام کردی زۆر باشە با تۆزێ وەکو پۆدکاستێکی من پێم خۆش بوو لەسەر میدیاکەش بوەستی لە بەروی بیرمان نەچێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان ینی گوتاری میدیا بەیەک ئاڕاستەیان با بڵین بە دوو ئاڕاستە دابەش بووە وەلو بینەیە گوتارێکی جیاواز ناتوانین ببینین و هەنێ پرسەیە کە پرسی زۆر زۆر گەورە و ئانین بەهۆی پرسی زۆر لاوەکیەوە بەهۆی هەنێ خەمی ترەوە پشتگوێ ئەخرێن سادەتر بە جەناب بڵێم هەر بیدای قسەکەم بۆ دەست پێکرم جاریان زۆر سادەترا بۆی بتوانین پەیامەکە بکە ئەوە چەندین ساڵە هەرباسم کرد بەهۆی گۆڕانی دیمۆگرافیاوە ئێستا ئەمە باجێ دەین شعارە تازەکەمانەوەی یا کەرکووک و خانەقینە تەماوی نەجەنجینوە ئەم جاریان وا بڕوا هەڵەکشێ کەرکووک و خانەقینیش دێتە سەر دیمۆگرافیاتە گۆڕێ ئەو خەڵکی لە وەسەڵ و جنوبە لە بێ ئاویا دێ ئەگەر بە شەڕیش بێ ئەوە خەمە گەورەکە دێ ئەبێت خەم بخۆین دومیان هەندێک جار شتی ناڕەوات گوێ لێ بێ ئەگەر بکرێ بە ئاو بگرینەوە باو بکە ئاوی چێگریتەوە دێ ئەو دێ ئەو تۆ ئەوە کسەریە ئەوە لەبی ساحقەیە لێرە تۆ بێگال لەوە بێ ئیدارەیەم پرۆسەیە بدەی دوم تۆ لە چارچەوەی مەنزومەیەشکایی لە چارچەوەی سیادەیەکێک کە ناوی عێراقا ئەبێ ئاگامان لە هەمووی بێ یعنی لە هەر شوێنێکەوە تەنانەت با ئەوە چوومەوە بۆ سەری سەرەوە جاریش کە دێمەوە بۆ خوارەوە منی گەنجە کە سەکس و شێدانیم ئەبێ لێەوە پێم بووتری ئاوەکە بگرمەوە تا تەواوەکەم و قیاسی بوو کەواتە پێتان وایە ئێوە بێت تەوعیە لە شتی بچووکەوە دەست پێ بکات یعنی مەبەستان ئەوەیە ئینسانێکی کورد دەبێ بزانێ بۆ شاوەرێ چەندی ئاو پێویستە بەڵام خۆی چەند بەکارێنێ بۆ نمونە من مەسەلەیەکی زۆر زۆر زیندوو بێنمەوە تا ئێستاش خەڵک هەیە لە بەردەرگا سیارەکەی هەشوات یعنی تا ئێستاش خەڵگەیە کردوتی بە ئیشی ڕۆژانەی بەداخەوەم هینە زیاتر بۆ ژنە ڕات لە کۆمەڵگەی ئێمەیە ڕۆژانە بێ بەردەرگا ئیلا بشوە گەر پێویست بێت و پێویست نەبێت یعنی کۆمەڵە شت هەیە ئێمە تۆ مەبەستەکەت ئەوەی ئێمە ئەم خەمە بچووکانە ئەبێ بکەین بە هۆشیاری و بگەین بە خەڵک زۆر ئەو ڕۆژە لەگەڵ هاوڕێم نەبیلا باسم کردم بەردێکی ئاوەندێ بەقەدەر هەڵماتێکە 40 لیتر ئاوی بە سۆندەکە تێگرێ بۆی 2 مەتر بیباتەوە دوای گەڵایەکەکە بە سەعات ئەنی تۆ بەس دیقەتدا چی ود نازم نبیلەوە ڕۆژە شتێکی ودوتی ژنەکە پێوتم چی کە پێوتوە تەوعیەکانی بانە سەعات 5 داوسێکمان هەبوو جاران هەڵستا هین بوون جگەرەکێش بوو نیکۆتین خەبەریە کردەوە بەستر لەگەڵ جگەرەشناسەوەندەیەکی گەورە جادەقیری لەم سەرەوە بۆ سەر کە منێ بینێری هیچ نەڵێ ئاوی بیرە ئەیتە منیش بیرمە کردەوە بۆ ئەخۆی لەوێ ئەبێ من شت بڵێم ئاوی بیر هەر نابێ دەستکاری بکرێ ینی بۆ نمونە بەس من ئەوەی کە ناوسکی منی خواردووە و بە زۆر بەغیلیم پێن کە ناوسکی ئەوەی نەخواردووە ینی کەسک بە کێشەی خۆی نازانەی ئەنی ئەو هەموو کارە ساتە ئەبینین ئێستا ئەو ڕۆژی کە هاتم بۆ لای ئێوە کە کۆبوونەوەکە بووین ئاسایش دوان هاو دوو برادر لە تانجەرۆ هاتە سەرمان وتی چیەکە نێوە لێرە وتم هیچ تیژی غەڵەتە بینی ئێمە کرد بێتمان وتی بەس چی ڕێ پیاون وتم بەچی وتی ئەم ناوە ئێوە تەسویریەکەن و ئەمانە وتم چێ ڕێی بە ئێوەیاوە ئەمە فڕێبەن لێرە ئایتر وتی بۆ ئێوە چێن ومانە وتم ئێمە هاوڵاتین لەم شارەیە ئەژین هەر لەم من مناڵێکم هەیە تووشی نەخۆشی بووە چکە خەڵکە ناچم لە تانجەڕ ئێستا ڕوپێویشمان بەدەستەوێت لەسەر ئەو پاشماوە پزیشکیانێکە لێ فڕێیرێ سەگەکان ئەچنە ئەوێ بە هۆسی خۆیان ئەنواع ئۆرگانی مرۆڤی تایە ئەنواع ئەلەم ڕۆژانەیە چیرۆکی نامۆجێڕامەوە کە حەفارەکە کە دڵەکەی هێن کردووە کیسێکی خوێن تەقیوە کابرای ساقەکە چۆن یاەتی بە دەموچای ئیشەکەی بەجێ هێشتووە لە چاڵێکی کراوەیە هەمووی فڕێیراوە ئیتر پێم وتم من کەسی ئەندامی خەزانەکەمان تووشی نەخۆشی بۆ لە مەنتخە توێژینەوەیەکەکەین لەسەر مۆزع ئیتر قەلق بوو لەوەی کە هایتر کەسێکی تاوانباری نەگرتووە ئێستا چی لە من بکە بەرم نایە تەلەفۆن بکە بۆ وتم تەلەفۆنکە بۆ ئاسایش یەک کێشەمانە بەس لەوانێت تۆ بگرن ئێوە بگرن وتم کێشە نیە بەش گیرەم هاتووم ئەمەوێ بزانم ئەمە چیە لێرە گوزەرجا ئێمە هەتاکو وەکو فەرد لەناو کۆمەڵگایە ئەم کێشانە هەمومان هەڵنەسین هەمومان بە خۆمانی نەزانین بەڕاستی دەسەڵاتەکەش نایەتە سەرخەت چکە من لەگەڵ کەسی زۆر
ئەوانەی کەیتر ئەتوانن گۆڕانکاری بکەن لە سیستەمەکە و توانە کاکە وەڵی ئەوەی کە ئێوەیکەن زۆر دەستان خۆش بێ بەس ئەبێن بۆڵە زیاتر بکرێ بۆی ئێمە بتوانین تێگەی بەجددی وەرتان بگرین و ئیشی لەسەر بکەین بۆیە بەڕاستی لە ئێستا ئەوەی کە گوزەرێت تێگەی کێشەکە لەوێ خەڵک ئەڵەن کاکەەوە کەی کێشەی منە ئەمەی کاک نەبیل باسیەکە ئەمە چی ماوە لەمە تێگەی ئاو نەما چیم لە ماجدی مۆڵی کڕم تێگەی یعنی پێی نەوتراوە ئەوەی کە سلێمانی دروستی کرد و ئاوی سەرچنار و ئەوە شارە زوور کە تەمەنەکە 11,000 ساڵە ئەم ئەوەی کە ئەم کە چاخەکانی پیرە مەگرون و چەخچەخەوکەیەتە خوارەوانێ ئەو خاکە بە پیتەی کە ئێستا هەموو دنیا تێگەی ئیسفادەی لێکە کەچی خۆمان وا خەریکە لە دەستی بەڵێ تەنانەت بەڕێزان میدیاکانی شتا ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە کەناڵی تایبەتمەندی زۆر با دقیقمان نیش لە بواری ژینگەیە بکە لە کاتێکا لە وڵاتانی دەرەوە زۆر کەناڵ هەیە بە پەخشی ڕاستە و خۆتەوە ژینگەی ئەوازێتەوە نەک میدیایەکمان نییە ئێمە ڕاگەیاندکاری تایبەتمەندمان نییە لە بواری ژینگەیە ئیش بکات کە خۆتانەزانن ئێوە دڵنیام ڕوبڕی و کێشەیە بوونەتەوە کە چوونەتە پرۆگرامی تەلەڤیزیۆنە لە بەروی تایبەتمەندیە کەسەکەیان بنکۆڵکارێکی تایبەتمەند نییە لەوانێت تووشێنە کێشە بوو بنەوە کە ئەو مەسەلەی زۆر حساسە بێ کەسی تایبەت بەخۆی هەبێ ئەزام زۆر شت هەیە کە باسی کەین بەڵام لەبەر کات من ئەمێ بچمەوە لای دکتۆر توانە دکتۆر ڕێژین باسی لە ناوەندە ئەکادیمیەکان کرد پێم خۆش بوو بزات تۆش تەجروبەی خۆتمان پێ بڵێ و ڕێی خۆتمان پێ بڵێ لەسەر ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان وەڕێکخراوە ناحکومیەکان لە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی وەڵاهی تەوان پێش ئەوە نەمەوێت هەر ئیزافێ بکەمە بۆی هاوڕێیانم باسییان کرد ینی مەوزۆی تاوئەی ژینگە وشیاری ژینگەیی ئێمە چەند ساڵە ئەم شتە باسەکرێت یانێکە لەو ناومێدیانەی کە باسەکرێ بوون نم لەگەڵم پیاوەیە 2013 گەر بیری بێت لە ئیکۆکان پێ بووین باسی ئەوەی جەناوی پارێزگار باسەکە زیادبوونی ژماری دانیشتوان کاریگەری ژماری دانیشتوان دواتر لە چەند کەناڵیتر باسی ئەوەی تانجەرۆمان کرد سۆڵی دووەستی ینی ئێستا وای لێ هاتووە من حرمەتم ئەم پیاوە لە کەناڵەکانی بە بڵێن میدیایی لێرەن بەڵام زۆربەی کاتێ من ئامادە نابم بەڕاستی بچم ینی ئەم قسانە بکەمەوە بۆ حتا پاریش لە ئەوەی پانەڵەکە هەمان بوو لە بناوەکەی زۆر جوان بوو ئیرث کانسە با بڵێن شێرپەنجەی زەوی هەمان شتمان باس کرد ینی کات زۆر درەنگە بۆ ئەوەی کە ئێمە ئێستا باسی بۆ نمونە وشیاری ژینگەی بکەین ئێمە ناڵێن شتێکی باش نیە شتێکی زۆر باشە سەرەتایەکی باشە دەستخۆشی لە هەموو یەکەین بە زانکۆکان بە بەڵام کاتەکە زۆر درەنگە ئێمە باسی منوتم environmental politics ینی ئەبێ لایەنێکی با بڵێن decision maker ئەو کەسانەی کە بڕیار بەدەستن ئەبێ ئەوان لێرە حاضر بن ناکرێ ئێمە هەر ژاوەژاو دروستکەین تاکەی دروستیکەین کاکە ینی تاکەی باسی ئەم شتانە بکرێت لە کەناڵەکانە باسەکەین ینی هەر ئەم دۆکیومنتەریانەی کە کراوە لە چەندین کەناڵتر دۆکیومنتەریمان کردووە لەسەر بواری جیاجیا دڵنیا مامۆسایانی بەڕێزی تر لە زانکۆ بەشداریان کردو باسییان کردووە بەڵام هەنگاوی با بڵێن ئیجابی نانرێت لەم شتانەیە تۆ ئێمە لە کێوە باسی مۆزۆی تانجەرۆکرێ بۆن لە سلێمانیە ینی من لە کێوە باسی ئەو ئاوانە ئەکرێ ئاوی قورسی پێوترێت کە ئەچێت و تاکەی چارەسەر ناکرێنەوە پرۆژەیەکی استراتیجیە هیچ شارێک بەبێ هەبوونی بۆ منە centralized waste water treatment plan ئەمەی کە شوێنی معالەجەی ئاوی قورسە نابێ بە شار ینی هینی شار وەرناگرێ بەڕاستی بەڵام ئێمە چەندین ساڵە بۆ منە چەند بۆکسمان هەیە لە سلێمانیە کە ئاوی زێرابەکان ڕاستەخۆ چێتە تانجەرۆ لەوێ چێتە سیروان و دەربەنی خان و هەمووانم پیسەکات و ئێمە ئەمە ئەڵێن دراسەی با بڵێن مامۆسانی بەڕێز توێژەر بەڕێزەکان دراسە ئەکەن بۆ نمونە ترێس مێتەڵەکەی ئەوەنەیە ئاوی تانجەرۆ وا پیسە هاوڕێیان لە چالاکەوانی ژینگەیی چەندین تەوعیە و پرۆگرام باسەکەن ئەچنە شوێنەکە بەڵام با بڵێن ئیستیجابەیەک نییە بۆم شتانە ئەمە کێشەکە لێرە ینی وا ئەکات تۆ جاری وایە گەیتە حاڵەتی دیسەپۆینتمنت ینی ئەڵێ تاکەی من ئەم شتە مەسەن ئێوە بەم شێوازە بەردەوام بین بەڵام وەکو ناوەندەکانی ئەکادمی تەوان جەنابەت ئەفەرمووی ئێمە با بڵێن لە چەندین ساڵی 2013 ئێمە لە زانکۆی کۆمار بوون نەوەکو خۆمان بەشی ئەندازیاری ژینگەمان هەبوو لە هەمان کاتە ڕێکخراوی ژینگەمان هەبووە هەر ناومان نابوو پاک PAK Protect All کوردستانەوە کورتراوەکەی بوو ناوەکەشی پاک بوو لەگەڵ فێرخوازەکانە چەندین مەسەلەن چالاکیمان کردووە چەندین هەر لە کەناڵەکانی کورسات و کەناڵەکانی ترا مەسەلەن بەشداری ئەم شتانەمان کردووە کە باسی تەوعیە و ڕۆژی ژینگە و بۆ منە ئیرث کلۆکمان هەیە سەعاتی کوژاندنەوەی ڕووناکی و هەموو ئەم چالاکیانە ئێمە بەشداریمان کردووەکو ناوەندەکانی زانکۆوە
باسی توێژەرەکانتان کرد توێژەرەکان بەشداریمان لەم شتانەیە کردووە کە ناساندنی حاڵەتە ژینگەیە ناوخۆیەکان کە هەیە بەڵام ئەمە بە تەنها بەس نییە ینی لێرە شتەکە ئەمەیە کە کێشەکە ئەمەیەکە ئەمە ئێمە شتەکانمان فەرم و ئەمانە کێشەکانە هەرێکێک لەم بوارانەی کە هەمانە ئەمانە کێشەکانە کە هەمانە بەڵام کوا ریسپۆنس مەسەڵەن کوا ئیسیجابە لەم بوارانەیە کە بتوانێت چارەسەرێکی ئەم حاڵە کوا مەسەڵەن هەنگاوێکی ئیجابی لە هەرێکێک لەم بوارانەیە بینین بۆی کە چارەسەرێکین من یەک خاڵ هەیە کە خۆم بینیومە کە تەلەبە بووم مەسەن لە کوالە لامپور یەکێکە لەو شارانەی کە با بڵێن مترۆپۆلیتانە خەڵکێکی زۆری تێ ئاژی چوین وەکو تەلەبە سەردان یەکێک لە لاندفیڵەکانمان کرد وەزە ساینتیفیک لاندفیڵ بە شێوازێکی زۆر ئەندازەیی و با بڵێن زانستی جوان دروست کرابوو ئەم لاندفیڵە کە پرسیارم کرد کێ دروستی کردووە وتی ئەمە هەدیەی حکوومەتی دانیمارکیە دانیش گڤرمنت منیش لام بوو بە پرسیار بۆچی ئەمە لە مالیزیایە و حکوومەتی دانیمارک ئەمەی بە هەدیە بۆ مەسەلەن کوالە لامپور کردو ئەم شتە وەڵامەکەی زۆر ئاسانە بەڵام سیرەکەی شتێکە کە زۆر زەڕورە گرنگە بەڕاستی وتی نوێنەری ئێمە وەکو مالیزیا کە لە نەتەوەی گرتوەکان ئیشەکات لە بواری ژینگەیە UNEP United Nations Environmental Program هەمیشە ئەم کەیسانە کەسێکی کوڕێکی گەنجە با بڵین ئەم کەیسانەی لەلایە لە وڵاتەکەمانە زۆر کەسێکە با بڵین لە بوارەکەی خۆیان مختصە شارەزایە دیبلۆماتە کە ئەچێتەن ئەو کۆبوونەوانەوە ئیلا ئەبێ پرۆژەیەک بۆ وڵاتەکەم بهێنێتەوە هەموو جارێک چونکە خۆتان نەزان بەپێی داواکاری نەتەوەی گرتوەکان بە تایبەت هەتا لە کۆپ 27 ێستا بەرەو کۆپ 28 چونکە مانگی داهاتوو لە ئیماراتە کرێ سیرەکەی وڵاتەکان بەپێی یاسای ژینگەیی وڵاتە developed countries وڵاتانی پێشکەوتوو چیان لەسرە ئەبێ بەپێی وۆڵد بانک ئەبێ هەرێکیان پرۆژێک ببەخشن بە وڵاتانی خوارەوە وڵاتانێک کە دیڤلۆپینن یا ئەندەر دیڤلۆپ کەنتریزانن کە لە بواری خەریکە وردە بەرە پێشەچن ئێمە تا چەند دیبلۆماتەکانمان لەگەڵ ڕێزما ینی ئەتوانن ئەم مێسجانە بگێنن تا چەند ئەو خەمەی هەیە ئەزانێ وەکو کاکنەبیل کە چی ئەگوزەری لە تانجەرۆ تا بچێ وەیستوەتە تریتمنت پلانتێکم لە نەرویجەوە بۆ بێنێ کە دڵنیام چەندەها پرۆژەی وامان هەیە ئێمە مامۆستای یەک نمونەبا باسکەم تۆلێرەیە یەکێک لە برادەرەکانی خۆمان لە ئەڵمانیا بوو پرۆفسۆرێکی بەڕێزە 200 سۆلەر پانێڵی هەبوو باشە ئەمە 2 ساڵی ڕابردوو کە ڕوویە سۆلەر پانێڵ با بڵین ئەو تاقە شەمسیانەی کە هەیە بە ستانداردی جیهانی لە ئەڵمانیا دروست کراوە باوەڕەکەی یەک مانگی ڕێک لێرە مەحاوەلە کرا سەردانی زۆر شوێنمان کرد کە ئەم 200 پانێڵە با بێت بۆ سلێمانی نەچێ بە وڵاتی کە چونکە ئەو کۆمپانیایە لە ژێر سەقفی با بڵین ئینڤایرۆمنتەڵ لۆایە بەپێی یاسای ژینگە ئەبێ یارمەتی وڵاتانی تر بە وتم باوەری گرنگ لێرە ئەو بەڕێزانە هەوڵیاندا لە دەرگای زۆر کەس درا زۆر بەرپرس درا کەسی هەر بە ئەسڵم بەلایەوە گرنگ نەبوو کە یعنی 200 سۆلەر پانێڵ چییە بێت لە تەوعیەیان دکتۆرجان ئەمە ئێستا من ناتوانم ناوی ڕاستە خۆی و کەسانە بەڕاستی ئەگەر سلێمانی بێ و هەولێر بێت ینی هەر شوێنێک بێت سلێمانی بێت هۆک بێت هاتوۆتە ئێرە بەڕاستی مەوەسمان لای جەنابەت نییە وەکو لایانی لەواچێ هینەکە بەڵێ بەڵێ ئەو بێ ئاگابوونە ئەوە بەڕاستی ئەمە بەستە ئەنجامەدرێ ینی بەڕاستی پانەڵێکی ئەو نەبوونی جاوەیەکێکە لە خاڵەکانی تر بەڕاستی ینی من ئێستا نەبوونی ئەو لینکەش خۆی لە خۆیە من تا چەند جار من جارێک لەگەڵ جەنابی وەزیری پێشووتری ژینگەیە قسەیەکم کرد شتێکی نووسی بوو لەسەر مەوزوعی ژینگە وتم جەنابی وەزیر ئێوە هیچ یعنی با بڵێن پرسیارێک کۆنسڵتەیشنێک شتێکتان بە کەسانی مامۆسای زانکۆ کردووە لەم بوارەیە وتی وەڵام شتە تازە چۆتە بواری جێبەجێکردنەوە و ینی حورمەتم بۆ پیاوەیە باشە ئێمە هەموو لە زانکۆکانین با بڵێن کوڕی ئەم شارین لێرەین زۆر خۆشحاڵە بین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەر کەسێک لەم شارەیە هەر بەرپرسێکە کەسێکی کە دەسەڵاتدارە دەسیژن میکەرەوەی پێوترێ بتوانێ ڕۆژێک قسەیەک لە مامۆسایانی زانکۆش وەرگێت تەوانێکی لەو خاڵانەی کە هەر جەنابی پارێزگار ئەو قسەی کە فەرمووت هەر لە یاسای ژینگەکەی ساڵی ڕابردووە کە لە پەرلەمان دەرچوومە زۆر بە جوانی تایە دیارە ینی سەیرێکی بکە یاسای پاراستنی ئاو کە دانراوە کەی تایە مێمبەرەکانی لە ئەنجومەنی پاراستنی ئاوە جەماعەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی تایە جەماعەتی وەزارەتی دادی تایە وەکو یاسا تەواو ینی ئەگەر سەیری هینەکان کەی نەتوێژەری تایە
لە کاتێکە لە یاسای ئەوەی کە باسی بەڕێوەبردننی ئاوەکرێمە پێویستمان بۆ هەیە باسی کەسانی پسپۆرت کرد لەم بوارەیە پرسیان پێ بکرێەوە کەسانێکە لەم بوارەیە بۆ نمونە خۆیان ئێستا ئەو جوتیارەی کە لە تانجەرۆیە ئەو جوتیارەی کە کێ پرسی پێیەکە یعنی ئێمە لە دراسەمان کردووە لەگەڵ ئەو جوتیارانی کە باسی ئاوەکەین قەت لێمان پرسیون جەنابەت ئەگەر بچی لە پێنجوێن بپرسە ئێستا جوتیارەکانی پێنجوێن بە سەیری ئەو مەوادەکە کە لە ئێرانەوە بۆیان دێ حتا لە بواری ئاودانە بەکارێن بزانە چ کواڵەتیەکە من بە جەنابەت ئەڵێم ئەگەر بەم شێوازەی ئێستا کواڵەتی ئەو مەوادانە نەچێتە سەرەوە لە 10 ساڵی ئایندەیە ڕەنگە زەویەکی بە پیتمان نەبێت لە شارە زورە کە ناوی بنێن زەوی بە پیتی شارزۆر چونکە هەموو ئەو پاشماوانەی کە نایلۆنە دوای ئەوەی کە ئەیانەوە کۆیکەنەوە هیچی کۆ نابێتەوە هەمووی ئەڕزێ و تێکەڵ بە خاکەکە ئێمە جوتیارە زانێ ئێمە وانە دکتۆر توانە ئازام مۆزعەکان زۆر یعنی بابەتەکە زۆر هەڵەگرێت بەڵام ئێمە ژەبێت پابندی بکاتەوە ئەو تێگەشتی کە هەیە بەڕاستی ئەم فۆرما یەکسەکە لە بەرچاوم بوتم ئەمە باشترین ڕێگەیە بۆی کە بە ڕێزان پڕی بکەنەوە و پێشنیاری ئەوە بکەن بۆمان کە پانێڵەکانی داهاتومان لەسەر چی بێت یعنی بۆ دروستکردنی ئەو پەیوەندیە بەهێزکردنی ئەو پەیوەندیە لە نێوان ناوەندە ئەکادیمیەکان ڕێکخراوە ناحکومیەکان لەگەڵ بەرپرسان ئیتر لە هەر شارێک بن لە هەرێمی کوردستان ئەمە باشترین ڕێگەیە بۆی کە ئێوە اقتراحی خۆتان سەرنجی خۆتان بخەنە ڕووبۆمان ئێمەش پێشکەشی خاوەنی پرۆژەکان و بەرپرسی پرۆژەکانی وا فاوندیشنەکەین بەو هیوایی کە بتوانێت لەو بوارەشدا ڕۆڵێکی کاریگەر بگێڕێ منە بێت زۆر پابندم بکاتەوە و زۆریش مناقەشەکە ئەو ڕۆژە اتفاقمان لەسەر کرد زۆر جددی نەبێت و زۆری نەبێت هەستەکەم بۆ بارەیە ئەڕوا بۆیە پێم خۆشە ئەگەر دواوتتان لەسەر پرسیارێک وەربگرم بە کورتی و بچمە لای میوانە بەڕێزەکان بۆی هەر پرسیارێکیانە بوویان هەر بۆ چوونێکیانە بۆ دەری ببڕن ئەمەوێت یەک پرسیاری تەوحیدمە بۆ هەمووتان لە 2050 کوردستان لە ڕووی ژینگەییەوە چی لێ بەسەریەت ئیترەگەر لە دکتۆرەوە دەست پێ بکەم قورسە بەڵام من پێم خۆشە پێمان بڵێ بۆ کتاکێکی ئاسایی بۆم ڕوونکەرەوە یعنی من لەکوێ مناڵەکانم لەکوێ بن لەوە خەمە ئەوە تۆ جا قسەی خۆش چیەکەوە خەمە هەیە خەم لە قسەی خۆش تۆ نەکرێت چەند شتێکی خێرا منەمەوێ بڵێم بۆ ئەوەی 2050 وەزعمان خراپتر نەبێت ئەویشەوەیە لایەنی پەیوەندیدار بەسە باز لەوە بێنین بۆ هەرێمی کوردستان بەدرە و جەسان با بڵین بابی نەملاتر قەراج و کەندیناوە و دێکێ و سەری شارباژێ ڕۆک و یەکوابێ هیچ لێزی دارەدانێکە شتیوان نابێ هەر بەس وڵاتەکە یەکە و خۆیان یەکەینە نابێ هەر لە هەموو پێکاتە ژینگەیەکانیان ئەبێ هەوڵدەین لە مۆدووە لۆکەڵ وۆتەر پۆلیسی سۆیل پۆلیسی چی پۆلیسی شتی بچووک دروستکرێکە ئێستا لە دنیا پێوتێک کلاستەرینگ ئیشی کلاستەرەکەن ستەیکۆڵدەرەکان پێکەوە دانیشن بەڕێز جەنابی پارێزگار لەوێ دانیش جوتیاریی ئەم شارەش ئەو حەقی زیاترە قسەی تیا بکە لەبەرەوەی ئەو خەمی هەیە نەمیویست باسی مادەی قڕکەرەوە بکەم خەمێکە 2 هەفتەی ترەبێ بۆی دانیشین ئەزان ژمارە و جوتیارانەی کە تووشی نەخۆشی نەزۆشی بوون و تووشی نەخۆشەکانی تر بوون چەند قورسە ئەوەندە خەمەگە قوڵە پیاوە بێت دایخە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویشەوەیە ئەگەر قرار بێ مادام بە هاوڕێنەبیلیان تۆ نووزە لەمە دواممان پێکەوە بە ئەمڕۆکە تەواو بینیکەین بە قیژە هەموو نووزەکان بکەین بە قیژە بە جابزانی هەر بەڕێزێک کۆمەڵێ ئەزیز و ڕۆژنامە نووز ناودی ڕاگەیاندە بە ئەمڕۆی تر دەست پێ بکەین بۆ ماوەی چەندێک بزانین ئەگەینە چیتر بەڕێزان ئەگەر قرارەوە بکەینە بێ لە موداوە بۆ ڕیچیەک ڕابێنین دایسەکە تونتر لیکینگ نەکە ئاوەکە ئەوە پۆلیسی مەیکەرە ئەوە یەکێکە لە بڕیابردە سەر گرنگکانەکە قرارە بۆ 2050 دوا قسەشەمەوی شەوەیە کە هەر ئەو خەمەیەوامان کردووە تکایە با بە هەمومان ئەوە هاوڕێزیزم دکتۆرە ژینۆ سەرۆکی بەشی ژینگەیە لە زانکۆی سلێمانی ئەمە 2 ساڵە لەسەر یەک ژمارەی خوێندکارانی وەرگیرا و بۆ بەشی ژینگە لە زانکۆی سلێمانی 0 تەلەبەیە 0 تەلەبە تەلەبەیەک ئامادە نییە بچێ ئەو پرسیارە ویستم بیخەمە ئەخیر بەزەوە خەمی هەمومانە دواشتیش ڕم بێ با کۆتایی پێبێنم قسەکەی مارک توینە ئەبێ زۆر ماناگەی تێبگەین کاتێ لەسەر کۆلۆرادۆ قسەی کرد وتی ویسکی بۆ خواردنەوە و ئاویش بۆ شەڕ من بە حکمی اختصاسەکەم لە ئاوایە هیوادارم ئاگامان لەوە بێ ئاو بۆ شەڕ دانین ئەگەر ئەوەی شویستی بیخواردنەوە با بۆ خواردنەوە بێ زۆر دەست خۆش زۆر سپاس دکتۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت سپاس دەکەین فەرموو تەسەورەکەم نەبوونی میدیایەکی باقوت و نەبوونی ئەو هۆشدارێکی ئێمە ئیشی لەسەرەکەین کورد بەعام کوردستان ئەم بەشەی خۆمان من شاید حاڵی ئەوم لە دوای بزات
لە هەشتاکانی ژێمە هەر کەمە چوونە سروشتەوە بە حکومی کە شاخەکان پێشمەرگەی لێبووە شوێنی پێشمەرگە بوو لە دوای نەوەکانی شەوەتی کۆمەڵە کارەسات ئێستا سروشت بۆ ئێمە وا ترۆمەتایز بووین وا تووشی سەتمە بووین لە سروشت ئەترسین ئەبێ جاریش کە ئاشت بینەوە داوای لەبوردن لە سروشت بکەین لە خوداوەندی سروشت لە سروشت خۆی بەعامەوەی کە چیمان خڵقاندووە لە 35 ساڵی داهاتوە کە چوینە ناو سروشت وردە ئۆتۆماتیکیان ئەزانی چیت هەیە ئەنجا دوای ئەتوانیت دیفاعی لێ بکە ئەگەر شتێکی لێ بەسەرهاو کێشەکەی ئێمە لەکوێ ئێمە لە سروشت تۆراوین ناچینە ناو سروشتەوە هەتاکو شتێک نەبێت ترسانێک ڕاکردنێگینە نەبێت ناچینە ناو قوڵایی سروشتەوە بۆیە کە ئەچینە ناو سروشتەوە لە ئێستاە تۆزێ نامۆیەکە لەکوێ دروستە بێت کە تۆ پیسێکی تو تعدای لیەکەی وازانی ماڵە ڕاستەقینەکەت ئەو 150 مەترەیە و 100 مەترەیەکە کڕیوتە ئەجا بۆیە بەڕاستی ئەوانەی کە ئەم ئیشەی منەکەن 355 حرەسی ئاوین لەسەر تاسەری هەموو جیهانە دیقەتم ماوە لە ساعە هەفتای ئەوانەی کە دیفاع لە ئاوەکەن ئەم پرۆگرامە ئێمان هەیە تەمان حرەکەیەکی گلۆبڵە لە ساعە هەفتایان ئەو کەسانن کە لە ناو سروشتە علاقەیەکی تایبەتیان هەبووە لە ڕافتین لە کایاکین لە بەلەمەوانی لە مەلەکردن هەموو کەسی پرۆفشناڵن لە پاراستنی سەرچاوە سروشتەکان یا حرەسی شاخێک بووە یا ڕەنجەر بوو کێشەکەی ئێمە لەکوێیە ئێمە ئێستا دوبەی کارەسات دوبەی دروست کردووە سەحرا بووە باشە سەحراش جوانی خۆی هەیە تۆ ئەو هەموو جوانیت هەیە بۆچیەکی بە دوبەی تێگەمانە ئێرە بکەین بە دوبەی بۆ نمونە جا بۆیە ئەمە بێئاگاییە لە جوانی بێئاگاییە لەو سروشتە ئۆرگانیکی کە تۆ هەتە ئەسەمەی کە ئەگوزەرە لە هەولێر و لە شارەکانی تریش کێشەی لافاو تۆ دیقەتت نەیەوە ئاوڕۆکەت لە چووە دێ پێشتر ڕێک کردوتە فرۆشتوتە و تێگەی باڵەخانەی تا بەرزەکەنەوە سبێنێت تۆ ئەی لەوە ئەم ئاوە چییە؟ ئەی تەمان ئەم ئاوەیە ئەوەیە ئەو ئاوەی سەرچنار کەیەت لە 2005 سەدەکەی چا هەرەوە هەر ئەو ئاوەیە کە پێشمەرگە پێ هاتەخوا خەتی پێشمەرگە بوو جا بۆیە بیرمان چۆتۆ ئێمە شوێنەکانمان بیرچۆتۆ کانی کوردە و کانی سپیکە و حیوانە کێویانەی هیچمان نێشت جا بۆیە بڕاستی بە بێ ئەوانە نەهێنینەوە داوای لە بردنیان لێ نەکەین و ئاش نەبینەوە لەگەڵ سروشتا و نەچینەوە ناو سروش وەکو ماڵە ڕاستەقینەکە هەتا ماوین ئێمە هەر ناژانی چ قەومێکین بۆیە وەکو کەسێک کە ئەزمونە هەیە ئەزمونێکی دوور و درێژە تەسەورەکەی لە ساڵی 2050 2040 با زۆر دوور نەڕۆین 10 ساڵی تر کورد تاکی کورد ئاش بێتەوە لەگەڵ سروشتا بۆ پێی ئێمە بیریشمان نەچێت زۆر خەڵکمانە ئێستا ینی هۆشیارن و ئەچنە ناو سروشتەوە هایکینەکەن و زۆر وەرشەکانی ترەکەەوە تێکەڵە بنەوە لەگەڵ سروشتا بەڵام تۆ پێ دوایە لە 2050 لە 2040 ئەم پەیوەندیە چی لێت گەشتبینی پێی یان ڕەشبینی پێی ئەبێ ئەم جیلی کە ئێستا بە تایبەتی لێرین ئەبێ حقیقەتەکان باسکەین ئاوی خاسە بۆچی سەر نەماوە ئاوی سەرچنار بۆچی نەماوە گوندی کەنەکەەوە جوانترین خەتی پێشمەرگە بووە بۆچی ئێستا بەس ئاوی زێرابی پیاڕەوە تا لای معرەزەکانە لە سەرجادەی کەرکووک کۆمەڵ حقیقەتی ئەبێ بەرنەوە تازەکەی پێ بڵێن ئەوەی کە ئێمە گوزەرانومانە و تاکۆم دەقەیە خوڵخانومانە ئەگەر ئاوا بەردەوام بین کردداری جدی لە ئێستا نەنوێنین وڵی مناڵ دروست نەکرێ باشتر ینی چکە درۆیەکی زۆر گەورەیە تۆ دانێشی دروستی کەیت و بێتە دەست بڵێ خوا گەورەی خوا بەخێ تۆ کە ئاوت نەما و تەیری حیوانی کێوی نەما و چکە ئەوەی کە تۆ خاکەکەت بە پیتەکە ئەوانن کێن تێگی تەیرەکانن دار و درەختە لەسەری بنیشێتەوە تۆ هیچت نەهێشتووە اینجا دروستیشی ناکەیت و هەر بەلوت بەرزی و لەگەڵ لێ ئاڕۆی کاکە کە باسی تانجەرۆکەین خۆ بەس تانجەرۆ نییە زەرابی هەموو سلێمانی ئەچێتەوە سەر ئەمە پرۆژەیەکە بەڕاستی ئەبێ بە هەموومانەوە دانیشین باسیکەین چکە بەس بە حکوومەت بە تەنیا لەوانەیە نەکرێت چکە بەڕاستی ئەو منتیقێش خۆی بۆ خۆی منتیقەیەکی زۆر ئاڵۆزە و عرزانە چۆنم بۆکسی زێرابانە دروستەکرێت کۆمەڵە پرۆژەی استراتیجی هەیە دەستیان بێنێ مناڵەکانمان مستەقبەلیان ئەبێ ئەو مستەقبەلی کە هەموومان باسیەکەین بەس ئەگەر باسی نەکە هەر ئێستش نیانە ئێستا مستەقبەلیان نییە زۆر سپاس دکتۆر ئەگەر دواوتی خۆت بڵیت قسەکانیان کرد وازان زۆر وازە هەتێ زوو بڕۆینە لای ناداوتی خۆتمان پێ بڵێ چینە لای وڵا 2050 ینی منەڵێم ینی ئێستا تقریبان چەند ساڵمان ماوە 27 ساڵمان ماوە 27 ساڵ بچۆرەوە دواوە باشە هەر ئەو بەراوردەی کە باسی تانجەرۆ و قلیاسان و ئەوواکە وەزع چۆن بوو ئەو کاتە دڵنیا مەجموعەیەک کەس لە بواری ژینگە و لە بواری پسپۆڕی ژینگە ئەو کاتەش ئەو خەمەیان هەبووە وتوانە با ئەدەبی پارێزین چاچی کەین ئەم شتە بەڵام نەکرا فەرمو ئێستا وەزعەکەیە بۆی ئەگەر ئێستش هەر بە هەمان ڕێتم بەم شێوازە بەردەوام بین 2050
زۆر خراپترە بەڕاستی. باش زۆر سپاس میوانە بە ڕێزەکان زۆر سپاس. ئێستاش پێمان خۆشە هەر کەسێک لە لای خۆی کۆمنتێکی پرسیارێکی شتێک لە لای گەڵاڵە بووە هاوبەشی پێ بکات لەگەڵمانە بەستکایە ئەگەر ناوی خۆتان بڵێن لەگەڵ پرسیارەکەشتان یان تێچینەکەتان بۆ چ یەکێک لە میوانە بە ڕێزەکانە فەرموو ئەو بە ڕێزە لە دواوە فەرموو. ببوورە وەڵی عەفوت دەستی پێگرێسێ بەلای بە ڕێزە. دەستان خۆش بێ پانەڵێکی زۆر نایابە بەڵام کێشەکان زۆرن بە هەربا لە دڵۆپاندن کە بەلوعەیەک دڵۆپا کە دکتۆر ڕێژین باسی کرد خەڵی گوێی پێ نایە. من حسابم کردووە گەر هەموو سانیەیەک بەلوعەیەک یەک قەترە ئاوی لێ بڕوا لە ماوەی 24 سەعاتە 4 لیتر و لە 132 لیترێک ئاو بە خۆڕایی ئەڕوا بەڵام لێرە بە دڵۆپە لێرە بەلوعە بەرێرێتەوە کە ئاوی گەڕەکەکان نیەتەوە تەماشای ینی ڕووبار دروستە بێ لە کۆڵانەکانە. مشکلەی زۆرمان هەیە میدیا ڕۆڵێکی زۆر خەتەرە بینێ لە ڕاستیە بۆ خراپکردنی ژینگە تۆ تەماشاکەن ئەو ڕیکلامانەی ئەکرێ بۆ ئەوەی مەوادی پاکردنەوەی قاپۆقاچاقی ماڵ ئۆتۆمبیلەکەن بەهین بە هەدیە بۆ ئەوەی یەکێ بڕوا زۆرترین بکڕێ کە زۆرترین نەکڕێ زۆر لە ماڵەوە بەکاری هێنێ ئەیکا بە ناو زێرابەکای ئۆچێ بۆ ئەو ژەهرەی کە لە ئێستا لە تەنجەرۆیە هەیە. جوتیار ئەو وعیەی بێوەعیەی جوتیار کە جارەکەی هینە بێ ینی گەرمەکەی یا جوۆیەکەی تەواو هەڵەگرێ بەچە جارەکەی ئەسووتێنێ ئەمە تەوازنی بیئی تێگا لە جیاتی ئەوە پێی وایە قازانجێتی خۆی لە ئەسڵا زەرێتی ئەو مادە قڕکەرانەی دکتۆر ڕێژین باسی کرد لە بازاڕەکانە بە پایپلان هەیە ئەتوانی بچی بیکڕی بە طریقەیەکی زۆر خراپ بەکارە هێنرێ هینە ڕێگە زۆری ئۆتۆمبیل یعنی ئەم حکوومەتەی ئێمە بازاڕی ئۆتۆمبیلی کردوێتەوە نە ڕێگەوان بەشەکان دە بنزین باشەکە بەزینەکەش بنزینێکی خراپە و حتا هینەکان یعنی معمەلەکان و ئەو پاڵاوگەکانی کە هەن یەک دوو پاڵاوگەی لێ دەرچێ باقیەکەی پاڵاوگەی علمینی لە ڕاستیامانە هەموو یەک مشکلە هەیە خەڵک ئەم جلانی من لەبەری یەکەم ینی لیترێک شیر ئاوی ئیفترازی پێوترێ خەڵک حسابی بۆ ناکە لیترێک شیر 25 لیتر ئاوی ئەوێت تاوەکو لیترێک شیری دەستەکەوێت کیلۆیە گۆشت تقریبا 100 لیتر شتێکی وایە ئاوی پێویستە تاوەکو تۆ کیلۆیە گۆشتی دەست پێوێت خەڵک حساب بۆ ئەمانە ناکە. یعنی ئەم وڵاتەی ئێمە بەرەو ینی ئەوەی 50 ساڵ جەناب دەیڵێن 50 ساڵ زەحمەتە ئەم هینە ینی ژیان لەم هەرێمەی ئێمە ما بێ ئەگەر ئەوا بڕوا لە حساب بۆ ڕیسایکلین ناکەین ئەبێ حساب بۆ جلوبەرگ پێڵاو فرێنیت ینی هین هەبێ ینی مجتەماعاتی دوای ئەوەی کە زۆر مهمە ئەوەی لە ڕاستیە ئەبێ سەقافەی ژینگە بچێتە ناو هین لە ڕەوزەوە دەست پێکە هەتاوەکو کولیێتەواوەکەی قۆناغەکان ژینگە سێ هینی ئەساسی هەیە ئاو ئەرز و هەوایە لەبەر ئەوە پێویستەکە لە ڕەوزەوە مناڵ ڕابێنی بەڵام بە علمی بیخوێنی ئاو چۆنە پارێزی هەوا چۆنە پارێزین چۆنە پارێزی ئەبێ ئەمە ببێت بە منهەجی خوێندن و تەلەڤیزیۆنەکان لە جیاتی ئەوەی ڕێکلام بۆ مەوادی خراپەکەن بۆ دەرمان ئەم دەرمانەی لێرە بەکارهێنرێ ئێمە 6 ملیۆنین ئەڵێن 6 ملیۆنین ڕەنگە مجتەمەعێکی ئەوروپی بە 100 ملیۆن ئەوەنە دەرمان بەکارنهێنێت. زۆر سپاس دەزانین ئەمەنە خەمەکان زۆرن ینی ئێستا باسی بکەین لەوانەیەکی پێویستمان بە سعاتێک بێ بۆ قسەکردن هەرێکە بە لە تەجروبەی خۆیەوە لەسەر ئەو بابەتە پێم خۆشە بڕۆمە لای ئابڕێز سپاس کاندێری فەرموو. ببورن وەکو میدیاکارە وەکو تەلەڤیزیۆنی کورتسات حەزەکەم بڵێم ئەگەر کەم و کورتەیەکمان هەبوو بێ لەم مەجالە ئێمە داوای لێبوردنەکەین لێرەوە ئەمانوێ دەرگاکانمان بکەینەوە شاشەکەمان بەکاربێنین بۆ زیاتر هوشیاری بێین بە خەڵک بۆ ئەم پرسە گرنگانە وەکوی ئێستا لە شاشە جوانەکەی کورتسات ئەم پانەڵە بەڕێوە ڕۆشتووە ئامادەین پشگیری تەواوتان بکەین بۆ پانەڵی داهاتوو بۆ ئیشی داهاتوو وەکو دۆکیمنتریەکان کە ئەم شەویش دانەیەکیان پاخشەکرێ ئێمە دەرگامان کراوەتەوە و حەزەکەین هەموو ئەم برادرانەی لەم پانەڵەن و ئەم مامۆستایانەی کە لەم مەجالانە ئیشەکەن
بێن سەردارمان بکەن و ئاگدارمانکەنەوە کە چۆن ئیش لەسەر ئەم مەجالانە بکەین بۆیە وەکو کورچات دەرگامان کراوەتەوە بۆتان زۆر سپاستانەکەین. زۆر سپاس دەستەکان خۆش بێ کاکسترانی ژەگەر بتوانین بچینە لای دواترە چینە لای چەند بەڕێزێکی تر. زۆر سپاس دەستخۆشی لە بەڕێزەکانەکەم من لەگەڵەوەدام ڕاستێکی وەکو جەناب باس کرد بە میلیکردنی مناقشە لەسەر ئەم بابەتانە بەڵام داواکەم بە تەخەسوستریش بێ ینی ئەو مەلەفاتانەی کە باسکە لەسەر ژینگە بەدە پانێل تەواو نابێ بۆ ئێمە زۆر باشە تانە ینی لەت بکرێ بەسەر بۆ من ئەمڕۆ لەسەر کێشەی ئەوەی کە ئاو تەمان دوو دیوی هەیە دیوەکیان ئابوووریە کە ئاکەم بەکاربێنەوە دیوەکی ئابووری بەڵام دیوەکەی تریشی کە بابەتەکانی ژینگەیە بۆ منە و هەروە زۆر بابەتی تری کە ینی ئاشبوونەوە بە سروش هەر خۆی لەمان هەرێک لەمانام تایتڵانە من دڵم هەرێک لە برا بەڕێزان و خەڵکی دیکەش ئەتوان قسەی باشی لەسەرکردن بەڵام تەقسیم بکەن واتە بابەتەکان بۆ ئێمەی خەڵکێک کە بابلێن کتێب لەم بوارە ناخوێنم تەخەوسە ناخوێنەوە ینی بۆمان شەڕ بکەن بەڵام بابەت چووکە هەستەکەم هەموو برا بەڕێزانە نەیانتوانی هەموو بابەتەکانی کە پێویستن باسی بکەن یەک تێبینیشمەیە داوایەکمەیە کە ژینگەی زمانی کوردیش بپارێزن هەم لە مناقەشەکە و هەم لە ناوەکانیشە لێرە هەندێک جار زمانی کوردی تیا هەندێک جار زمانی عەرەبیە ئەگەر دەست خۆش بۆ تێبینەکە من هەروەکو سەرنجێک ڕاستێکی ئێمە بیداەتی پرۆژەیەەکە و بە دڵنیاییەوە وەکو باسمان کرد هیوا فاوندیشنە توانێت دەست پێشخەری هەبێت و شیریخانیش ڕەنگە بتوانێت وەڵامێکی بۆ ئەو پرسیاری گاکستان پێ بێت کە چۆن بە تەخەسوسی ئیش لە وارەکە بکرێت دواییش ئەگەر مایکەکە بەن بە شیرینخان سوپاسستانەکەین دوایی ژێمە لای تۆ زۆر سپاس بۆ هاتنتان زۆر خۆشحاڵم کە کەسانی جیاواز بەشداری کە ئەمڕۆ زۆر سپاس بۆ پەنەلیستەکان کە بوون بە هاوڕێیەکی دڵسۆز لەگەڵمانە لە ڕاستیە ئەم پرۆژەی ئێمە کردومانە پرۆژەیەکی بچووکە و زۆر زیاتر پێویستە شتی زیاتر بکرێ و شەرمی هەر لایەن ئێمەوە ناتوانین هەمووی بکەین ئێمە بەس بە هیوا بووین مناقەشەیەکی بیدایی دروستکەین لەسەر مۆزوعەکان کە زۆر پێشتریش کراوە یان ئێوە ئەزمون هەمووی لەوێ دانیشتووە من لێرەوە حەزەکەم یەک شت بڵێم لە دەربارەی پرۆژەکە ئێمە بەڕاستی لە خۆشەویستی بۆ ژیان و بۆ ئایندە ئەم پرۆژەیەمان کردو و بێگومان هەمووتان لەو هەمان خۆشەویستی و لێرە دانیشتون و بەشدار بوون وەکو میدیا کورسات بە شێوەیەکی زۆر جوان هاتە پێشەوە ڕاستیەکەی بەبێ ئەوی مناقەشەیەکی زۆری بێوتی ئێمە ئامادەین پەخشیکەین و لێرەوە مەی ڕێگەیەنم دوای ئەوەی لای کورسات پەخشکرا لای خۆماندا ئەبەزێرێ لە سۆشڵ میدیا و پێیجەکانمانە بەڵام هەر قەناتێکی میدیایی هەر چەنەڵێکی میدیایی بێوێ بڵاوی کاتەوە بەبێ هیچ مەرجێکی زۆر تایبەت و قرس ئێمە ئامادەین ئیشەکەیان بینی و بڵاویکەینەوە مەبەستەکەمان بڵاوکردنەوەی وشیاریە بۆ ئایندە مەجموعەی فکرەمان باس کردووە کە سێمیناری تر کرێ و لە بوارە جیاوازەکانی ژینگەوە زۆر سپاسی دکتۆر سەلاحی ژەکەین کە میواناری تەنگرین ئەمڕۆ شەر نییە هەموو جار لە ناو زانکۆ بێ حەزەکەین چینە شوێنی تر سێمینار بکەین بە هاوکاری زانکۆ و ئاکادێمیەکان بەس ئەمە شتێک نییە تەنها ڕێکخراوێکی بچووکی وەکو یاو فاوندیشن بتوانێت بە تەنیا بیکە بەڵام ئێمە دایم بە هاوکاری کەسانی ترەوە ئیشەکەین وەڵامێکی کافی بێ زۆر سپاس بۆ دووبارە بۆ هەمووتان زۆر سپاس من ناچار بۆی کاتەوە تەنها سێ کەسی تر وەربگرم ئەبەوێت ئیزنم بێ بچمە لای ئەو خاتونە لەبەرێ خاتون کەم بەشداری کردوایی ئەمە لای تۆ ئەچمە لای کاک ڕەحمان فەرموو سڵاوتان لێبێ من بانجەلالم مامۆستام لە زانکۆی سلێمانی و اختصاسەکەم سستینبل بڵدینگ تەکنۆلۆجیا هەروەها سستینبڵەتی ئۆفیسەرم لە کۆمپانیای هێوارۆف من لێرە زۆر باسی دەستان خۆش بێ و زۆر باسی ئەوەرنێستان کرد ئێستا من خودی خۆم لەگەڵ فێرخوازەکانمانە لەگەڵ لە کاتی ئیشکردنەکانمان لە پرۆژەکانمانە زۆر فۆکەسەکەینە سەر سستینبڵەتی سەر ئەلەنگاریەکانی ژینگە بەڵام زۆر هاوڕام لەگەڵ کاک دکتۆر توانایە ئێستا ئێمە لێرە چی بکەین بۆ ئەوی بە هەموو مانزەختێک دروستکەین لە ناحیەی پۆلیسیەوە لە ناحیەی گەڤەرمنێسەوە لەبەرەوەی بەڕاستی ئێستا کە لەم دەرگایە چووینە دەرەوە هەر کەسەمان
بەتەنیا ئەبێ بکەوینەوە ئیشکردن من جارێکا بێ لەگەڵ تەلەبەکانم ئیش بکەمەوە کاک دکتۆر توانان لەگەڵ تەلەبەکانیان ئیش بکە کاک نەبی لەبێ بچێتەوە لای NGO-کەی ئێستا ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە چوینە دەرەوە لەیەک دوور نەکەوینەوە ئیش بکەین لەسەر ئەو پۆڵەسیە بۆ ئەوەی من بەتەنیا ڕاستە یعنی ئیمپاکتە بچووکەکان دەوری هەیە بەڵام چۆن بتوانین زەختێک دروستکەین ئێمە یعنی زەحمەتە جارێک کە بتوانین هەمومان لە بواری جیاوازە کۆبینەوە کە عینەن گۆڵمان هەبێ لەوانەیە لێرە بزنسی تیابێ مامۆسای زانکۆی تیابێ بانکی تیابێ یعنی هەموو بوارە جیاوازەکانی تیا چۆن کارێک بکەین کە پلانێک دانین لە ئێستا و دوور نەکەوینەوە لە یەکتری و زەختێک لە ناحیە ئەو پۆڵەسیەوە دروست بکەین بەڕاستی زۆر گرنگە جا پرسیارەکەم بۆ پانەلیستەکان و هەروەها هەر کەسێکی تریش لە جمهورەکە ئەگەر یعنی سەجەستنێکی پێبێ بزانێت چی بکەین باشە بۆی دوور نەکەوینەوە زەختێک دروست زۆر سپاسی ماتوانین قسە لە بەڕێز پانەلیستەکان وەربگرین لە وەڵامی ئەوەیە ئەگەر کەسێک تام پێ وەڵام باتەوە بەڵام هەر شتێکی تر هەیە پێم وایە لەبەر کاتشکە یارمەتی دەرنێ و ئیلتیزاماتی هەیە بۆیە ئەگەر شیرین خان و هاوڕێیانی وا فاوندیشن بتوانن زمینەیەک پلاتفۆرمێ بڕەخسێنن بۆ کۆکردنەوەی ئەم دەنگانە لە کاتێکی تر و لە شوێنێکی ترا ئەوەی کە خەمی هەیە ئیمزاگان هەمووی لێرە هەیە حضوری هەیە بۆیە هەستەکەم ئەو بەشەی بگوازینەوە بە کاتێکی تر زۆر باشە بێ ئەگەر یەکێک لە ئێوەش وەڵام باتەوە بە کورتی زۆر سپاسدانەکەم وڵا زۆر سپاس ئینشاڵڵا بیتە پێداگۆزیستیشی شڵا چەند مانگێکمەوە هەر بە خێرایی من ویستمێک ئەو بڵێم هەر نمونونەکە وا بوو ئەگەر قەرارە ئەوەی پێوە بترێن نوزە پێکەوە توانین تر بۆ ماوەیەکی دوور و درێژ و هەوڵیش بین کۆمەڵێک هاوڕێ و خۆشەویستە ناسم هەر کەسێک دەتوانێت تەرحی شتێک بکە کۆمەڵی هاوڕێی تر بانکە با بە شێوەی هێشووی ئەوەی کلاستەرینگ هەر کەسەوە با مەجموعەیەکی کە بێتە قسە ئەنی مەرج نییە هەفتانە لە هەر شوێنێک یەک بابەت باس کرێ بۆ ئەم پەیامە بگایە بتوانین بە شێوەیەک با نێتوەرکێکی بۆ دروست کرێ ینی هەموو دنیای بیرۆکەمان هەیە بۆ ئەگەر بشمانەیە ئەمە بەردەوام بین مامۆستانی بەڕێزیانی هەر نمونەیەکی بچووک ئەمڕۆ چەند کەس یا لەم هەفتەیە چەند کەس توانیوێتی بچێ لە شوێنێکی ئەمەی پێوتە کەبابخانەیەک نان بخوا نمونێکی زۆر بچووک ئەو لەسەر قسەی مامۆستا بیرم کەوتەوە 1 کیلۆ گەنم 2000 لیتر ئاوی پێویست بۆ تا بێتە گەنم بەڵێ گۆشتی جۆرەکە 15000 لیتر ئاوی پێویست تا بێتە کیلۆ گۆشت جەنابی دکتۆر 3500 بۆ گۆشتی مریشکە ئەوە وەتە فوت پرینتە یەک دێڕی زۆر بچووک لەم 2000 لیترەی کە سەر فەکرێ ئەگەر بێ بیکەی بە ئارد بزانە چەند ئارد کیلۆ ئارد چەند نانی لێ دەرەچێت ئێمە لە سلێمانی قسەیەک کەڵێن بۆ نانی ژێر کەبابەکەڵێن هین لەفەی جەڵدەکە شتێکی وایڵێن نەمیکەی خۆی چەوری زۆرە بەس بزانن چەند پارچەنان فڕێ ئەدرێ بەس کاڵکولیشن لەسەر ئەو فودوەیستە بکەین وازانم یەکتنیاشتی بەدوایەتی یعنی وە نمونەیەکە هەر ئیشکردن لەسەر هەموو هەنگاوێکمان خاتوبان و ئەمڕۆ قەرار بێ دەست پێ بکەین ئەبێ بە حەزەر بین هەموو شتێک چونکە هەر جوڵەیەکمان لە ڕوانگە ژینگەیەکە و کەتنە مرۆڤ گەشتوتە قۆناغێک ئێستا ببرنەوە قسەیەکەم بەخۆمەوە هەر جوڵەکەین کەت نەکەین ئێستا ینی بەرامبەر بە ژینگە کەت نەکەین ینی بە ئاوای وێنام بکەم لەبەرەوە بێ زۆر وشارانە مامەڵەکەی نیترۆژ واجب دکتۆر بەڕێزێ بەس بە کورتی و کاک ڕەحمان دواکە زوەرەگرم لە بەروی ئیلتیزام بکەین بە وەختە لە خزمەتتان بە دوای ئەوان هەرس وەڵایی کۆنتڕۆڵ ناکرێ زۆر داوای لێبوردنەکەم شیری خانە بێت پانێڵی ترمان بۆ بکەنەوەتانێ خواستی زۆری لەسەر قسەکردن و ناتوانین کۆنتڕۆڵ بکرێم بەڵێ خەڵکی تر باشە باگلەکان لێتە سەرمان دوو کەسی تر زیاکەین بۆ ناو پانێڵەکە ئێمە ئیلتیزاممانوێ لێرە بین بەس لەبەر ئێوەمانە ئیلتیزامی بەڕێستان فەرموو کاک نەبیل باسی شاخێکت ئێمە گۆیژا بینین ئێستا کۆمەڵی دارسنەوەبەری جوانی پێوە ئێستا نازانم هەستەکان هەڵەکەندرێ و بیناژە بەنە ئەوێ ئەگەر وا بڕوە خانووە بەنەوێ کە خانوو بەرنەوێ سنۆبەرەکان لە ناوە برێ حەزەکەم کورسات هەر پشت خۆیانە تەسویرێکی بکەن بەس ئەوەی کە تاوانبارە لەو تاوانبارانە تاوانبارترە من و تۆین کە ئیبینین و قسە ناکەین ئێمە ناچینە ئەوێ بۆیە نازانین چیمان هەیە من هەموو هەفتەیەک لەوێ هەموو هەفتەیەک سەگم هەیە تێگی بە بۆنی بە حکومە سەرکەشم لەبێ هەرە چم زۆربەی کات بەس زۆربەی کات 2 سەعات یەم و ئەڕۆم 1 نەفەر 2 نەفەر یا 3 نەفەرە بینیت ئێمە کێشەکەمان لەکوێیە ئێمە ئەو هەموو تاوانە ئەبینین هەست ناکەین کە ئەوەی کە ئیبینێت زۆر لەو تاوانەی کە تاوانبارەکە کردوێتی ئێمە تاوانبارترین کە هیچ ناڵێن خەڵکێ لەسەر دارێک 6 مانگ ئەچێتە سەر دارێک لە بریستۆڵ کچێکە ناسم 6 مانگ چۆ سەر دارێک خەوت بەزە بەرەوەی دارە نەبڕێتەوانێ بۆ نمونە
تاسە چەند کەس میدیاکان بۆ نمونە ئەسا زۆرم پێ خۆش بکە ئەو زمینێ لە بارەکەی بۆ ئێمە یەکتری ببینین بۆ نمونە تیمێکی جوان تێنێ ئەڕۆی لەگەڵانە سێرەکەی ئەڵی کاکەەوە 3 شەوە مێنینەوە 3 شەو من یعنی لە تاریچیە ترسی لە سروشتە ترسی یەک تیمیتە بۆچی BBC لە ئێستا هەموو مۆزوعی گلۆبڵ وۆمین و سروشت و پاراستنی حیوانی چێوی و ئەو حیواناتانەی کە لە خەتاریاتان لە تەریاتان بە هەموو دنیای گیان بە زۆربەی زۆر ناشنال جۆگرافی لەبەروی ئیشکردنی میدیاکان ئەو کەسانەی کەیەن لەگەڵ کەسە ژیگە دۆستەکە ئیشەکە زۆر فیترە زۆر ژینگە دۆسترە کامێراکە کامەرەمانەکەی ئەوەی کە پرۆدیوسێک ئەوانە زۆر لە کەسی وەکو من زیاتر ئستعدادان تیا کە بمرم بۆ سروشتیانی دنیای مجازەفەکە من تا ئێستاش کەسێک نیە لەگەڵما بێ لەگەڵ بەلەمەکەمە تەسویر بکات 80 کیلۆمەتر بە خەرەندەکانی ڕۆندوزان ڕۆشتوم مەز منەزانم زێرابی ڕاندوز و ئەو دیانە لە چۆیەتەوە سەرەوهینە کەس نییە لەگەڵ تا بێت کەس تیمێک نییە شاخەوان بێ یاخو سروش دۆست بێ ئەلوای ئێمە زۆر تێمان ناوە بەڕاستی ینی ئەبێت جان گۆژێت بێت و ئەگەر ئاوا بڕا کەس قسە نەکا کاکە بازیان حەو معمەلی چیمەتووی لێ حەوتی کەش بڕێوە بە ئاگدار بن بەو داتانی ئێمە لە لامانە لە 2050 یەک بەرزایی نابینی لە منتیقەی بازیانە کەسێک کۆمپلینی کردو لێرە ئەو هەموو دیانی منتیقەی بازیان باشە پاریان دراوە تێر چۆڵان کردو کەس ئاگای لەوە هەیە کە جوتیار نەما لە منتیقەی با کە زۆرترین ئاوی ژێرزەویمان لە منتیقەی بازیانە دەستخۆش زۆر سپاس کاک ڕەحمان و دواتریش ئەچمە لای ئەم بەڕێزەوتی زۆرمان پێخۆشە بێ کاک ڕەحمان دوایچینە لام جوتیارە بەڕێزە فەرموو زۆر سپاس بۆ زانکۆی کوردستان و بۆ هیوا فاوندیشن بۆ ئێوەی بەڕێز لە ڕاستی ئەمێ زانکۆی کۆمار زانکۆی کوردستانە زانکۆی کۆمار زانکۆی کۆرە زۆر لە ڕۆم بۆ یاوێ دیارە ئەمێ شادێ بم لە ڕاستیە کەس وەکو ئەم نەبیل ئیبراهیمە ترسی نەخستۆتە ناو ماڵەکانمانەوە ناو بەتایبەتی وەسەڵی کە منیشی تیاکەم پێم وایە ئەوەیش پەیوەندی بە شەراکەتی نێوان چالاکوانێکی دیار و چالاکوانێکی نێونەتەوەی نەک مەحەلی وەکو کاگنەبیل و میدیا هەیە یعنی ئەوەی کە کاگنەبیل توانیوێتی میدیا بەکار بێنێ بۆ ئیشەکەی و نزیکی کار لە ئیشەکەی و بیکا بە شەریک لەگەڵ خۆی بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ئەوە دەوڵەت نەیتوانیوە حکوومەت نەیتوانیوە ئێمە پێویستمان بە شەراکەت هەیە لە نێوان میدیا و سیاساتی حکوومەت کە زعیفە یان غائبە ئێستا بۆ مۆزوعی سیاساتی ژینگەیی و دانانی استراتیژی و جێبەجێکردنی و بڵاوکردنەوەی هۆشیاری نازانم چەندێک لەگەڵ من متفقم ئێمە یعنی تا لەم شارە نەچینە دەرەوە تا لە هەرێمی کوردستان نەچینە دەرەوە بۆ کەرکووک و ئەو لاتر نازانین وەعی ژینگەیی و پاک و تەمیزی شارەکانمان لە چه ئاستێکایە بەڵام کە ڕۆیتەش وڵاتێکی تری ئەوروپی لە عێراق دەرەچی نازانی شتەکە جیاوازترە بێت یعنی تەنانەت خۆشمان چەندێ هاتوینەتە دواوە یان چەندێ دواو کەوتوین لەم مۆزوعە ئێمە یعنی مۆزوعی هۆشیاری زۆر گرنگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا ڕۆڵ ببینین لە مۆزوعە بینی زۆرمان هەیە ڕێکخراوی زۆرمان هەیە لە واری ژینگە ئیشەکەنوانە بەڵام دەرکەوتنی کەسێکی وەکو کاگنەبیل وەکو ئەو و ئیشەکانی زۆر کەمە پێم وایە مۆزوعەکەیش پەیوەندی بە هەم توانای خۆی و هەم مۆزوعی بەشداریکردنی میدیای لەو مۆزوعە ئەم بەشداری کورساتی جێشتە لەمە هینێکی گرنگە و دەستخۆشیتان لێکەین ئەمەش تینوسیۆم نیەم بم ئەی بەو ئەو جوتیارەمان لێ عاجز نەکەیت ئەو کاکی جوتیارەمان لێ عاجز من بەخێرایی قسەکانم دەست سپاس سپاس بۆ سازدانی ئەم دیدارە و مانگێشکردنیشمان من هەر بە کورتی ئەگەر دوو ملاحەزە بڵێم لە ساڵی 2004 قەبارەی و ئاوەی لە دیوی ئێرانەوە بە ڕووباری سیروان و زەمکان و لقانەی تری کە داخل بە هەرێمی کوردستان ئەبوو و سەرچاوەی دابینکردنی ئاو بوو بۆ دەربەنی خان 5 ملیار مەتر مکعب بوو لە ساڵی 2018 مامۆستایەکی هاوپێشەمان لە ڕێگەی پرۆژەی خوێندکارێکی ماستەرە و دیراسەی کرد خەمڵاندنی بۆ ئەو قەباری ئاوە کرد کە لە دیوی ئێران و داخل بە هەرێمی کوردستانە بێت ڕێژەکە 2.4 ملیار مەتر مکعب بووە
طبعا لە دوای 2004 ئێران لە ڕێگەی پرۆژەی ترۆپیکال وۆتر پرۆجێکت واتە پرۆژەی ئاوی گەرمەسێر زیاد لە 13 بۆ 14 بەنداوی دروست کردووە و بڕی ئەو ئاوەشی کە ئەمێنێتەوە لە ڕێگەی تونێری نەوسودەوە ڕێڕەوەکەی ئەگۆڕێ نایە لە یەک قەترە ئەو بێ بەمدیوە. ئەمە من قسەکان مەخەمە پاڵ قسەی ئەو بەڕێزانی تری کە لەوێ ئاماژیان پێ، یعنی بەڕاستی دۆخمان زۆر مەترسیدارە. یعنی ئەوەی کەوا پێویستە ئەمڕۆ نەکس بینێ ئەوانەی کە دیسیشن میکرن، ئەوانەی کە بڕیار بەدەستن لەم هەرێمەیە ئەبێ دەرێک بە مەترسیەم ئەم دۆخە بکەن. یعنی تۆ کە ڕێژەی لە 150 داهاتی ئاوت بەدەست ئێرانەوە بێ و بیگرێتەوە و لەم لا شەوکەتانجەڕۆ سەرچاوەیەکی سەرەکی دابینکردنی ئاوە بۆ دەربەنی خان خۆمان بەدەستی خۆمان کوواڵەتەکەی بین تێکی بین بیکەین بە سەرچاوەیەکی پیسکەر و بین دۆخی ژینگەی ئاو و خاک و ئەو زیندەورانی کە تیاژی تێکی بین پێشبینی بکە لە ماوەی نەک 2050 من تەسەورەکەم لە مودەیەکی زۆر نزیکترە وای لێ بە دەربەنی خان بەڕاستی تر بەکەڵکی نەک خواردنەوە نەک پرۆژێک کشتتوکاڵی هەر بەکەڵکی هیچ شتێک نایێت لەبەرەوە ئێمە ئەم دۆخە با بەجددی لە بەرچاوی بگرین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوم کە من مەبەستم و ئاماژەی پێ بم بەڕزانەوەی کە ئێوە تا ئێستاش ئاماژەتان پێیا ئەو دۆخەیە کە لەسەر زەوی ئێمە ئەیبینی، یعنی ئاوی سەرزەوی ئەو خۆڵ و خاشاکەی کە لەسەرەوە. باش ئێمە زانین یەکێک لە هۆکارەکانی دابینکردنی ئاوی سازگار بۆ پرۆژەکانی خواردنەوە بێ کشتتوکاڵ بێ پیشەسازی بێ بریتە لە ئاوی ژێرزەوی. دۆخی ئاوی ژێرزەویمان چۆنە؟ ئەو خاکێک کە لە ژێرەوە هەیە دۆخەکەی چۆنە؟ تۆ تەسەورێکی ئێستا لەم شارەیە بەدەیان بەسەدان ئەم هەموو بنزینخانەی کە دانراوە وەکو سوپەرمارکێتەکانی لێ هاتوو لە هەموو گەڕێکێکە ناو شاری تەنیوە. ئایا ئەمە ئەزانین یعنی مەسەلەن ئەم بنزینخانانە هۆکارێکە بۆ نەخۆشی کارسینۆجینیک و نەخۆشیەکانی تر؟ ئایا دۆخی خاک و ئاوی ژێرزەوی لەو ناوچانەی دەوروبەرین لەکوایە دۆخەکەی؟ ئەمە پرسیارێکی جدیە بەڕاستی. یعنی لەم ماوەی پێشوەیە بنزینخانەی ئەوەی لای بۆیڵین هەڵگورت بووە بزانم لەوێ، یعنی بە مەسافەی نزیکی 100 مەترێک ماڵ هەبووە بیری هەبووە لە ژێر و ئەو تانگستۆری جانیکایەتی دزەی کردووە لێکی کردووە تێکەڵ بە ئاوی ئەو ماڵانی نزیکی بووە. لە لای ساحەی چیا منە نمونانە بە حەی و بە زیندوی پێتانەڵن لە لای ساحەی چیا لە تقریبا کەمتر لە ساڵەکە خەڵکی ئەو گەڕەکانە هاواریان لێ هەستا ئەڵە بیرەکانمان بە کەڵکی نەک خواردنەوە تەنانەت قاپشتن و تەنانەت حەوشەشتن و تەنانەت دەموچاوشتنیش نایێت. یعنی بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بە پەنهانی بەنهێنی سلێمانی تەنیوە. ئەنجا من لێرەوە ئەخیر ملاحەزەم ئەڵێم پرۆژەیەکی دکتۆرامان هەیە لە جامعەی سلێمانی خوێندکارێکم لەسەری وەرگرتووە. مەبەستمانە دیراسەی کاریگەریەکانی ئەم بنزینخانانە بکەین لەسەر سلێمانی و لەگەڵیشیا پلانمان هەیە، یعنی مەرحەلەی یەکەم ئەمانەوێت تەقیم و هەڵسەنگاندنێ بکەین بزانین چ کاریگەریەک دروست بۆ لەکووا ئەگەر پیسبوون هەبێت تاکووا سەری کێشاوە تاکووا ڕۆشتووە. ئەمە قۆناغی یەکەم لە ڕووە زانستی و ئەکادیمیەکە بێ تۆ هەڵسەنگاندنی بۆ بکەین. قۆناغی دووهەم ئێمە مەبەستمانە بە بەکارهێنانی کۆمەڵێک ڕێگای نانۆ معالەجەی ئەو مشکلەیە بکەین. بۆ ئەمە بەڕاستی ئەمە پێویستمان بە فەندە. ئایا کەسێک هەیە دەرک بم خەمە بکا و توانە و ئیمکانیاتی هەبێ ئەمە سوپاسیانەکەین. زۆر سپاس، دەست خۆش بێت، زۆر سپاس. ئەچما لای کاکە بەڕێزە و دواتریش ڕۆمە لای بەڕێز کاگەڤاڵ پرسیارتان هەیە وەڵاهی کۆنتڕۆڵ ناکرێ ئەم بابەتە گرنگە چییە وروژانتانم؟ وەڵی بازیانیش زۆر گرنگە بە دڵنیام ئاگادارین ئێمە نەمانتوانی بچینە سەر و جانە بە تەندروستی کە میوانە بە ڕێزەکانیش بەڕاستی و ڕۆژە مناقەشەمان کرد. یەمەلات بەس ئەگەر ئەرگ نەبێ ئەو کاکەیە قسەکەی بکات دوایی خۆتان خاتری یەک بگرین لە بینیەکە زۆر بە کورتی پەیامەکان بگەین بۆی زۆرترین کەس وەرگری لە یەک ماڵێک کەس وەرەگری. جیاواز من لە ناو شار دانیشتمەوە لە بازی دەی باشە باش فەرموو. باوەڕم خاوەنی پرۆژەی گرین هاوسم کشتتوکاڵی دکتۆر قسێکی جوانی کردی بە پرسیار بۆ ئێمە مەسەلەی دەرمانی قڕکەر. من پرسیارەکەم لە دکتۆر هەواڵ و لە بەرپرسانی حیزبی و حکومیە نەک بەڕێزان چکە ئەوان کوالیتی کۆنتڕۆڵ و سنوورەکان کۆنتڕۆڵەکەن. هەنێک دەرمانی قڕکەر هەیە ئەزانم بەڕێزان ئەو خواردنی ئێوە ئەیخۆن نەماڵەوە هیچ تەندروست نییە. من خاوەنی پرۆژەی گرین هاوسم بەڵام چەندی خولم بینیوە ئەزانم چۆن ئیدامەی ئەو دەرمانە قڕکەرانە بم. دەرمانی قڕکەر هەیە لە بازارە 27 ڕۆژە مێنێتەوە مودەی ئەمانی 27 ڕۆژ، یعنی تاکو 27 ڕۆژ خەیال لە 3 ڕۆژە ئەڕنرێت،
ینی لێکرێتەوە تەماتە لە 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ تاکو 27 ڕۆژ ئەو دەرمانە ئەچێتە سەر گەڵا خۆتان زانن ڕۆژنە پێکاتر لەسەر گەڵا دروستە بێت بۆ ئەو بەرهەمە ئەو گەڵایە ئەو مەوادە و هەڵەمژێت ئەچێتە ناو ئەو خیارەوە ئەچێتە ناو ئەو تەماتەیەوە ئەچێتە ناو ئەو بیبەرەوە ئەگە پرسیارەکەت بە تەحلیلی پێمان بڵێت بڕێ لای خوشکە بە ڕێزەکەت هەواڵە چۆن ئەو موادانە ئەو موادانەی کە دێتە سنووری ئەمدی بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ پێنجوێن چۆن کواتی کۆنتترۆلی ناکە دەسەی نووسراوە هەم بە فارسی هەم بە عربی هەم بە ئینگلیزی مدەی ئەمانی ئەم موادە 27 ڕۆژ یان بۆ نمونە بۆ بەرهەمێکی و خەیار ئەبێ مدەی ئەمانی لە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ زیاتر نەبێت زۆر سپاس خاتون ئەگەر ببوورە خاتون ئەگەر بە کورتی پێمان بڵێت و ئیتر ئەچینە لای دکتۆرە واڵتەوە دکتۆر دەمێکە چاوەڕێ کۆمەڵە وەڵاممان باتەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هەموو لایەک بەڕاستی ئەمە پرسی ژینگە ینی شتێکی زۆر گرینگە من لە مانتیقەکەی خۆمەوە بۆ من زۆر تایبەت یعنی گرینگە لە مانتیقەی بازیانە نزیکی 200 کارگە هەیە ینی ئەمە بە نزیکەی کارگەی بچووک و گەورە و هەموو کەشوها پیسەکە ئەگەر من بێم لە گەڕەکەی خۆما باسی بەکارنهێنانی ئاو بکەم ینی بەزیادۆ بەکارنێنرێ بەزیادۆ بەکارنێنرێ ئەوە کەس بڕوان پێ ناکڵێ من لە شوێنێکە ئاژیم هەموو کەشوهاواکەی پیسە من بەتەما بن من بەتاقی تەنیا ئاو ینی ئاو بەو شێ بەکاربێنم کە پێویستە بەکاری بێنم ئەیچی لە ژینگەکەم ئەیچی لە هەر چواردەوری بازیان ئەنجکە لە کارگەکان هەمووی خانووی پلاستیکیە ینی ئەگەر ئێوە خۆتان بەڕێزان هەموو پرسیارێکی دیاریکرا و نازام ئەگەر بۆ بەڕێزان بەس من حەزەکەم گەیاندنی خەمێک یعنی بەڵێ ئەمە خەمێکی گەورەیە حەزەکەم هەر ڕێکخراوێکی حکومیە ناحکومیە بێتە مانتیقەکەی من سەیری ژینگەکەی من کە سەیری کەشوهاواکەی من کە و بێت لەوێ پانێڵێک ڕێک بخە خەڵکی هۆشیار بکە ئەگەریش لە لایەنەکانی تر ینی بۆ هەر لایەنێکی لایەنی حکوومەتە ئەگەر یارمەتی خەڵکەکەی من بدا بەوەی یان سپاس خاتون دوورخستنەوە هەبێیان شتێک وەکو فلتەرێشن هەبێت بۆ ئەو کارگانە کەشوها بۆ ڕادەیە پیس نەکەن زۆر سپاس خاتون بۆ خەمەکەت ئەچینە لای دکتۆرەڤاڵ دکتۆر تۆزێک چکە پانێڵەکە لە سلێمانیە هەموو شتەکان نمونونەکانیشمان ینی بەشێکی ویستمان بچینە شارەکانی تر بەڵام دیارە توێژەرەکە بەڕێزەکانیشمان زۆر دراسی سلێمانیەکەن دڵنیام لەوەی کە دراسی شارەکانی تریژەکەم بەڵام یینەوە لای تۆ هەنێک وەڵاممان بیتێ ئەگەر ژاردەیەکی زۆر باشتان کردووە کە ئەم سەرمایە مرۆیە باشەمان لە سلێمانی هەیە و ئەم خەڵکە باشە هەیە و ئەم زانکۆیانەمان هەن ئەم توێژەر و چالاکانەمان هەن و ئەو میدیانەمان هەن ئەمە هەمووی بەڕاستی خاڵی بەهێزن بۆ ئێمە منەمەوێ ئەوەتان پێ بڵێم لەگەڵ ئەو هەموو مەترسیانەی لەسەر ژینگەی سلێمانی هەیە کە جیا ناکرێتەوە لە ژینگەی کوردستان و عێراق و ناوچەکەمان و هەموو جیهان و گۆی زەوی بەڵام ئێمە وەکو پارێزگای سلێمانی من باسی حکومەتی خۆجێی یەکەم لەگەڵ دروستبوون لەگەڵ چوونی ئێمە بۆ ئەوێ چوار بنەمامان بۆ دیاری کردووە کە ئیشی بۆکەین پەروەردەیە کولتورە ژینگەیە ئابووریە و لەسەر هەر چواری ئیشمان کردووە و پێمان وایە بەم چوارە ئێمە توانین سلێمانی بەرینە ئاستێکی ترەوە هەموو ئەوانەی ئێوە باسیەکەن ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە تا ئێستا بەداخەوە ئێستا نەمانتوانیوە ئاگامان لە یەکتری بێ لەبەرەوەی ئێمە لە 10 ساڵی ڕابردووە عێراق و کوردستانیش بە قەیرانی وە بەجۆرە ڕۆشتووە دابڕانی کۆمەڵایەتیش دروست بووە لە ناو خێزانیشا دروست بووە نەک لە ناو دام و دەستگاکانە و بەبۆی ئینتقایەتی کە کابینەیەک لە دوایەکانی حکومەت ئیشی کردووە و بەو تەعاملی حکومەتی ئیتیحادی ئەیکا تووشی دابڕان بووین ئەم دابڕانە گەر بەردەوام بین لەسەری تووشی داڕزانمانەکە ئێمە نەمانێشتووە ئەمە دروست بێ ئێمە لە 6 ساڵی ڕابردووە لەسەر هەموو سێکتەرە ژینگەیەکان ئیشمان کردووە و نەک تەنیا ئیشمان کردووە بە قسە کردومانە بە مەرج بۆ نمونە پرۆژەکانی وەبەرهێنان ئەو پرۆژە تازانەی لە 6 ساڵی ڕابردوو کراون ئەبێ هەموو ئەو پرۆژانە لە 125 ئەو زەیکایی هێنن سۆلەر بێ ئەبێ لە 125 ئەو زەویە بنەڕەتیەکە سەوزایی بێ ئەبێ سیستەمی چارەسەرکردنی ئاوی قورسی هەبێ ئەمە ئیسا جێبەجێمان کردووە یعنی لەو کارگانی لە بازیانن بەشی هەرە زۆریان من سوپاسیانەکەم ئیسا ئەو سیستەمە بەکارێنن بەشێکیان هەموو کارگەکانی ئەومان ئیسا سۆلەر بەکارێنن زۆربەی شوێنە گەورەکانمان وەکو ماجدی مۆڵ وەکو شوێنەکانی تر وەکو دیوان کردومانە بە سیستەمی سۆلەر گۆیژە 3000 دۆنممان سەوز کردووە باسی ڕاستەکە ئێمە زۆر دژی ئەوەین کە نزیک بینەوە لە شاخەکان بۆ نیشتەجێکردن زۆر دژی ئەوەین
3000 دۆنممان لەگەڵ کردی تایبەت بە سوپاسەوە سەوز کردووە ناومان ناوە سیەکانی سلێمانی گەورەترین هەڵمەتی لە بری سەوزکردنمانێ لە ڕێی فەرمانگەی ژینگەوە کە ئەو بەڕێزانی لە چەندین 32 ساڵی ڕابردووە پرۆژەیان کردووە سەوزاییان نەکردووە و ئیستا دەرفەتی سەوزایی نەماوە قەرەبوویان پێکەینەوە لە شوێنێکی تریان پێ سەوزەکەین لە سلێمانیەوە کە دەرەچی بۆ هەموو قەزا و ناحیەکانی سەر بە سلێمانی بە درێژای ڕێگاکان دارمان ڕوانوە ڕوبەری سەوزاییمان زۆر زیاد کردووە یەکەم شوێنین لەگەڵ UNDP هەوڵمان ناوە چارەسەری پاشەڕۆی نەخۆشخانەکان بکەین بەڵام ئێمە کێشەی بنیاتیمان هەیە بۆیە پێویستمان بەم نەوع دیدارانەیە بەڕێزان ئەتوانم بڵێم لە هەموو سێکتەرەکانە ئیشمان کردووە و لە زۆر باش چوونەتە پێشەوە بەڵام ڕازین نەخێ ڕازینین چونکە چۆن ئێوەتانەمە تەنیا بەلایەک ناکرێ ئەو قسێ زۆر ڕاستە ئێمەش تەنیا بە ئێمە ناکرێ وەکو حکومەتی خۆجێی بۆ نمونە قڕکەرەکان ئێمە قەدەغەمان کردووە هەر بێنە سلێمانی بەڵام من چی بکەم لەوەی کە سنوورەکەی بخۆ من دەوڵەت نیم من پارێزگایەکم لە عێراق و پارێزگایەکم لە هەرێم 100 ڕێگەم هەیە لە جنوبەوە خەڵک لە کەرکووکەوە بتوانێت بەبێ هیچ بازگەیەکیش بێ بۆ سلێمانی 100 ڕێگە هەیە لە هەولێرەوە داغڵ بێ گۆشتی هندی ئێمە لەوەتی سلێمانیە مەنعمان کردووە بێت تازەوە تازە ئەنجومەنی وەزیران قەراری دەرکردووە کە ئەو گۆشتە قەدەغی کردووە بە بازار بەڵام ئێمە لە ڕێی قایم قامێتەکانمان و لیژنەکانەوە ئەسڵەن نەمانێشتەوە ئەم گۆشتانە بێت چکە نیسبەتێکی زۆری ڕەساسی تایە کوالیتی کۆنترۆڵ بنزینەکانمان ئێمە هەموو شتێک بە کوالیتی ئەهێنین بەڵام ئەبێ وشیاریەکە گشتی بێ بۆ نمونە هاوڵاتی حەزی لە قەبارەی زۆری شتەکەیە نەک باشی شتەکە کوالیتی شتەکە بۆ نمونە نایەوێت پرتەقاڵێکی دروست بکڕێ کە سوودی بۆ تەندروستی و بۆ گەشەکردنیە بێ ئەوێ 2 کیلۆ پرتەقاڵ بکڕێ بەڵام ناوەکەی تەپە دۆر بێ اینجا بۆ نرخەکەی هەرزانترە بۆیە لێرە ئێمە ئەم قسەیە زۆر ڕاستە مەسەلەی ژینگە هەمومان ئەگرێتەوە بەڵام لە تەنی ژینگەوە ئەبێ وریابین ئەگەر دەوڵەتێ ئەگەر خەڵکێ ئەگەر هاوڵاتیەک دەسەڵاتدارێ شوێنێک خۆی نەزانێ من دڵنیا دەکەم ژینگەکەی ناپارێزێ یەکێ لەوانی ئەمریکا ئیمزای ناکا ئەوەیە چۆتە سەر خاکی خەڵکی تر زۆر باکی بە وڵاتەکەی نییە بەس بە بریتانیەک ناتوانێت وا بکە هۆڵندیەک ناتوانێت وا بکە ئێمە بەداخەوە بەشێکی زۆری لە دەسەڵاتدارەکانمان ئێرەیان بۆ سەرچاوی کەسب بەکارهێناوە ئەچن لە ژینگەی سویسرادا ئەنیشن من شوێنی بەخێوکردنی ئەسپەکانیان پیشان ناوم لە لۆزان لە جنێف چوومەتە ناوی بەرپرسەکانی ئێمە لەوێ ئەسپەکانیان بەخێوەکەن بەڵام لێرە ئیسا من کە پارێزگارم بمێ بچم لە سیتەک دانیشم لەبەری ڤێلام نییە باخم نییە شوێنم تەلبەن نەکردو ناتوانم ئەبێ ڕوخسەت لە هاوڕێکم بخوازم بچم لە مێرگەپان دانیشم وەڵی ناتوانم جێی کورسیەکی منیتیان نییە ئێمە هەموویمان تەلبەن کردووە ڕێمان لە پشیلە کێوی گرتووە لە بەور گرتووە لە ئاسکە کێوی گرتووە لە بڕواتان نەبێت لە باڵندە گرتووە ئیستا ئەم دەست پێشخەریانە لە سلێمانی هەن ئەم حکومەتی خۆجێی سلێمانیە و بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی یەکێتی ئەوروپا نەتەوەیە گرتووەکان UNDP GIZ ئەڵمانی هاوکارمانن بەڕاستی من دڵنیاتانەکەمەوە وە زۆر ئیشمان لەگەڵ ڕێکخراوەکان کردووە لەگەڵ زانکۆکان کردووە لەوەتی من لەوێم یەک پرۆژەمان بەبێ ڕاوێژی زانکۆکان و توێژەری پسپۆر لەوە نەکردووە من 500,000 پەنجەماسیم کردوتە ئاوی لە ئاوەسپیەوە هەتا حاجیاوە بەڕاوێژ لەگەڵ مامۆستاکانی بەشی کشتتوکاڵی زانکۆی سلێمانی کردومە ئیستا لەگەڵ مامۆستاکانی زانکۆ خەریکی بابەتی ئەندازیاری و گەڕەکە کۆنەکانین ئێمە ئەمانەوێت لەگەڵ زانکۆکانی شکین ئێمە ئەمانەوێت ئەو خەمانی ئێوە هەتانە ئەوەنی کە لە دەسەڵاتی ئێمە بیکین و بەشەکەی تر بەجێ نایڵین شەڕی بۆکەین ئێمە بەڕاستی بەشێکین لە ئێوە داکۆکی کەرە بین پارێزەریش نابین یعنی ئەدڤۆکەسێکە بین نەگەوەی کە ئێمە تەخویلکەن ئینجا بین ئیشێ بکەین لەبەرەوە دڵنیاتانەکەمەوە ئێمە ئامادەین من لێرە لە بەردەمی هەمووتانە ئەڵێم نەک من هەموو ستافی ئیدارەکەی من بە قایم قامێتەکانەوە بە ناحیەکانەوە بە فەرمانگەکانمانەوە ئامادەن بۆ ئەوەی بەیەکەوە ئیش بکەین بۆ ئەوەی ئەم کارانە جێبەجێ بکەین بەڵام لە تەنیشتیا بیر لێشت بکەنەوە مرۆڤایەتی و گەرگەشەکردنی کۆمەڵایەتی وای کردووە تۆ ناتوانی سێکتەرەکانی تر واز لێبێنی یعنی ئێمە کە باسی ژینگە ئەکەین ناتوانین واز لە پیشەسازی بێنین من حەزم لەوەیە سیارە لەم شارەیان نەبێ بڕواتان هەبێ خەڵک بە پێ هاتوو چۆ بکە من خۆم واکەم نە سیارەی خۆمە بەم بۆ بازار نە ئەوە بە پێ هاتوو چۆکەم ئەگەر بێمەوە لەو سەریش نەتوانم یا بە پاس دێمەوە یا سواری تەکسیە بم ئەبێ ئەم کولتورە وردە فراوان کەین بەڵام ئێوە ئەبێ ماستەر پلانێکی گشتیتان هەبێ تەنیا ژینگە لەم سەردەمەیە ناتوانی بیپارێزی بەبێ عناسیرەکانی تر چونکە پێویستی پێ بێ تۆ پێویستە بە کشتتوکاڵی ستونیە
ئێمە تایسا نەچوینەتە کشتتوکاڵی ستونیەوە تۆ من چوومەتە هۆڵندا تەماتە بۆ بە 15 متر کردویانە بە دارگوێز بەڵام لای ئێمە تایسا بە ئاسۆیی ئێمە کشتتوکاڵەکەین و بەرهەمی زۆریش لە دەرەوە هێنین بۆیە ئێمە لەگەڵتانین پشتیوانتانین لە هەموو سێکتەرەکانە هەنگاومان ناوە پێم وتن ویستومانە بە زانستیانە لە بەکارهێنانی زەرفی کاغەزەوە هەتاکو مەسەلەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک تاکو سەوزکردنی زیادکردنی سەوزکردن تا سۆلار لەگەڵی ڕۆشتوین بەڵام بەڕاستی لە وڵاتی ئێمەیە لەبەر ئەوەی دەوڵەت بۆ مەسەلەی هەڵبژاردن ئەوێت کۆمەڵی ئۆفەر با بە هاوڵاتی کە چەواشەی ئەکا هەڵیەخڵەتێنێ ژینگە وێرانەکە بۆ نمونە تۆ کارەبایی بەکاریهێنی لەبەروی هی دەوڵەتە زۆر خراپ بەکارەهێنرێ زۆر زیادە ڕەویتی ئاکرێ لەبەروی ئێمە لێرە باشترین تۆڕی ئەومان هەیە لە سلێمانی و باشترین ژێرخانی ئاوەڕۆمان هەیە لە هەموو کوردستان و عێراقا بەڵام بە هەدەردانێکی گەوری ئەومان هەیە بەڕێزانی ئێمە 528 کیلۆمەتر سنوورمان بەس سلێمانی لەگەڵ ئێران هەیە بەس ئەوە ئێوە تەسەورەکەنی ساخەریکە مخدرات دەموو عێراق وێرانەکە ئێمە کەمترین ڕێژەی بەکارهێنانی مخدراتمان هەیە لە هەموو عێراقا بەڵام بۆ نەکبەتی زۆرترین تیجاری مخدرات لە عێراقا لە سلێمانیەوە کرێ ئەبێ زۆر وریابین یعنی شتەکان یەکلایەنە نین تۆ معمەلیی من تۆ توانی دابخەی بەڵام لەو لاوە گەشەکردن بۆ چونکە تۆ نەی سویسرانی لە دارشت دروستکەی ئێمە بەداخەوە لە سەردەم یەکێک لە کابینەکانە هاتین عقارمان نابە لادێکان لادێ خانووی لادێمان کرد بە کۆنکرێت یعنی ئەوە تاوان بوو کردمان خانووی لادێ چۆنەکەی بە کۆنکرێت تۆ ناتوانانی بکەی بە دار و تەختە بۆ وازی لێنانی بە گڵ و خۆڵەکەی بیکا بەڵام وەرە قوتابخانەی تێبەرە وەرە نەخۆشخانەی تێبەرە وەرە سیستەمی غازی تێبەرە وەرە بانقی تێبەرە وەرە ڕێگای تێبەرە وەرە کشتتوکاڵە بەرهەمە کشتتوکاڵەکەی بکڕەوە بۆیە سلێمانی دەرفەتی زۆرە حەزەکەم ڕەشبین نەبن تحداکان زۆرە بەڵام ئێمە وەکو پارێزگای سلێمانی بەم ئیمکانێتە متەوازیعی بنەوە کە بەڕاستی بە سوال و ساقە کردومە نە بودجەی حکومەتی تایە نە سەرانی دەوڵەمەنی تایە توانیومانە ئەجیزە بکڕین بۆ پاراستنی بۆ پێوانەکردنی پیسبوونی ئاوی دوکان و دەربەنی خان بۆ هەوای هەموو ناوچەکەی ئێمە بۆ ئاوانەی کە داخڵە بن لە سیروانەوە بۆ زیی بچووک بۆ ئەوانی تر کۆمەڵێشتمان کردو بەس بە تەنیاین بەڕێزان بەشی ژینگەی ئێمە بەڕێوەبەرایەتی ژینگە و بوومە لەرزەی ئێمە ئەجیزەکانی لە ئاستی عێراقایەکە من لە هەمووی پێشکەوتوترن ئەتوان لیان بپرسن لە سەدی شتەکانیان لەم ماوەیە ئێمە تازەمان کردوێتەوە کردومانە بەس ئەمە سیستەمی ژینگە گشتیە بە من ناکرێ من ناتوانم کە مەرزێکم داخزیتر بڵێم مخدرات نایەت بڵێم وڵاگەر ئیستا من نایڵم قڕکەر بێ وە لە دەستگای ئاساییشەوە بە سوپاسەوە منعمان کردو مەوادی کیمیایی بێت بەڵام کابراچێ لە مووسڵی کڕێی هێنێ ئەچێ لە هەولێری کڕێی هێنێ خۆم بە نەتیجەکە من بۆکوی نیزەکاڵە هیچم نەکرد چونکە نەمتوانی ئەوە بکەم وشیارێکە بۆ گرنگە ئەبێت جوتیار بەڕێزان من چوومەتە عەلوەکە تەسەور کە کابرای خانقاتیعەکە خیاری کڕیوە کێشاوێتی تەنێکە بەیانی کە خەڵک چووە بەقاڵەکان چون لێ بکڕن بوو بە تەنێک و 200 کیلۆ لەناو زەرفەکە زیایی کردووە یعنی ماوەدێکی کیمیایی پیاکراوە لێشی کردوێتەوە لە شوێنەکەی خستوێتی ناو زەرفەکەی هەر لە بەردەوامیە دکتۆر ئەگەر من یەک پرسیارە بەمەوە بە تۆش هەر هەمان پرسیار تۆ تەوەقعاتت چییە یعنی بۆ ماوەی ینی 2050 چی ڕۆیاگەر وەکو پارێزگای سلێمانی ئەم هەموو خەمەشتەوە تا ئاگاداری لە هەمویان من دڵنیا دەکەمەوە کۆتایی ببانێڵەکەش ینی زۆر سپاس دەکەین من ئەمە باوەڕە تەوەقعات نییە قیامەت ئینسان هەڵێسێنێ بۆیە غەی بەخوا دروستی ناکە مرۆڤ ئەوەنە تاوان بەرامبەر سروشت و مرۆڤ و زیندەوەر و ژینگاکە ژیانی تیا نامێنێ ئەگنا شتێک نییە بڵێ دنیا خوا کتێبەکە پێچێتەوە و دنیا تەواو بێ خراپی ئینسانەکان شەڕ و شۆڕ و ئاشوب و پیسکردنی ژینگە ژیان تەواوەکە ئێمە بەڵام ئەبێ یەک ئومێدمان هەبێ خوای گەورە ژیان و ژینگەی نەیاوەتە دەسێمە نە ئاو نە هەوا نە خۆراکی نەیاوەتە دەسێمە ئێمە ئەگەر فێر بووین وەکو باڵندە بژین ئازاترە بین ژینگە پارێزراوترە بێ و سروشت خۆی ریسایکل ئەکاتەوە وەی کاکەم وتی ئەو سروشتەی تۆی بینی ئاژەڵ مردارە بێتەوە دار ئەشکێتەوە گەڵای پاییزەوەرێ بەڵام ئەچی بە ناو دارستانێکان نەبۆنێکی ناخۆشە بیستی نەشتێکی ناسروشتیە بیستی نە هەواکە پیسە بێ سروشت ئەگەر مرۆڤ وازی لێبێنێ خۆی ریسایکلەکە ئێمە واز بێنین خوا و سروشتی شەکانیم بکەین دەست نەخینی ئیشیانەوە نە لە کافرکردن و موسڵمانکردنە دین و ئیمانە نە لە باشت و جەهەنەمە نە لە تێکدانی ژینگەی زەویە ئەجینا خوای گەورە لەسەر ئێمە ناوەستێ
ئێمە پێچێتەوە کۆمەڵێ بەشەری ترێنن کە وەکو باڵندە بژین وەکو ئاژەڵانە بژین کە ژینگەیان خۆشەوێ زیان بە کەسیش ناگەێنن جنسی خۆشیان ناخۆن سوود بە یەکتریش ئەگەێنن بەبێ ئەوەی هیچ زیانێکیانە بێ. زۆر سپاس دکتۆریان سپاسانەکەی بۆ پشوو درێژیتان زۆر سپاسی میوانە بەڕێزەکانەکەم پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ڕێژین هارون بەڕێز نەبیل موسا چالاگوان دکتۆر توانە عەبدولعەزیز مامۆستای زانکۆ زۆر خۆشحاڵین و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هیوادارین ئەم فۆرمی لە بەردەستانە پڕی بکەنەوە بۆ ئەوی ئەم جۆرە دیدارانە بەردەوامیە بێت. سپاس دکتۆریان. بەڕێزان دەستان خۆش بێ دووبارە بەخێر بێن پێم خۆشە پانەڵستە بەڕێزەکان مامۆستا هەژان لەسەر ستەیج بێنەوە ئەو گوڵە جوانانیان بۆ ئامادە کردوون با پێشکەشتانیکەن. دووبارە هەموو لایەک بەخێر بن.